دەبینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ لە بەرنامەی کلینیک کە بەرنامێکی تایبەتە بە سەردەمی کۆرۆنا سندیکا پزیشکانی کوردستان لە قیسلێمانی بە هاوکاری تەلەڤیزیۆنی گەلی کوردستان پێشکەشی ئەکا وەکو هەموو شەوەکانی تر لە خزمەتان نابین بۆ هەموو ئەو کێشە تەندروستیانی کە لەم کاتا دووشاری ئێوەی خۆشەویست بۆتەوە کە ناتوانن دەستان بگا بە و پزیشکە تایبەتەکانی خۆتان یان نەخۆشخانەکان هەچ پرسیارێکتان هەیە من خۆمەک و پزیشکی ئێسکوشکاوی ئەو کێشانی پەیوەندی بە کێشەی فقرات هەبێ جونگە هەبێ ئێسک هەبێ هەر کێشێک هەبێ ئەتوانن پرسیارمان لێکن لە خزمەتان نابین لە هەمان کاتە میوانداری زۆر دکتۆرێکی بەڕێزمان کردووە کە جەنابی پسپۆرە لە نەخۆشیەکانی هەناوی شەکرە دڵ ئەتوانن ئەگەر ئەو پرسیارانەتان هەیە لە هەموو ئەو نەخۆشیانی کە پەیوەندی هەیە بەوانەوە پرسیارەمان لێ بکەن پەیوەندیمان پێوە بکەن لە خزمەتان نابین پاشکەمێکی تر ژمارە تەلەفۆنەکان لەسەر شاشەکە دەرەچێت دەتوان پەیوەندیمان پێوەکەن بەس هەموو شەوی گوتومەت کاتان لێەکەین هەوڵبن لە ڕێی تەلەفۆنەوە قسە جۆمان لێ بگرن چونکە کە لە ڕێی تەلەڤیزیۆنەکە گوێمان لێ ئەگرن خەتەکە دوور ئەکەوێتەوە هەم ئێمە باش تێ ناگەین هەم ئێوەش زۆر سپاسانەکەین کە هاوکاریمان بن وەکو هەموو شەوی وەکو پێشەکی حەزەکەم بۆتان باسکەم بەڕاستی سەردەمێکی نەهاموارە هەمومان تێکەوتوین زۆر ناخۆشە مانەوە لە ماڵەوە ترسی نەخۆشیەکە هیوادارم کەس دە نەخۆشیەکە نەترسێ بەڵام کەسی شتەکە بە گاڵتەوەەر نەگرێت ئەگەر لای ئێمە لەخوا بەزەبێ وەزعەکە باش بێت لە دنیا زۆر پێوی گیرۆ دەبن سەیری کەنزل هێزەکانی دنیا وڵاتێکی وەکو ئەمریکا بۆ هەموو توانەوەی کە هەیەی خەریکە چۆکدایا لە بەردەم ئەم نەخۆشیە خراپەیە بۆیە بەداخەوە ئەیبینین لە هەندێک لە حتا ڕاگەیەنەکان لە هەندێک تەلەڤیزیۆن هەندێک شت بڵاو ئەکرێتەوە بۆ خەڵکی بەڕاستی ئەمە وەکو پزیشک پێمان ناخۆشە کەسانێک هەن زۆر ماندوون زۆر خەریکی ئیش و کارن هەر لە بەڕێوەبەریتی تەندروستیەوە هەتا وەکو پزیشکەکان و کارمەندەکان و ئاسایش و هەموو ئەوانە بەڕاستی جێی داخەکە ئەیبینین لە هەندێشون هەندێشت بڵاو ئەکرێتەوە کە بە ئەم نەخۆشیانە ینی هەندێک کەس لێرە بەشتیوانە مردوونیان نەخۆشیەکە بوونی نییە تکاتان لێ ئەەکەین بارودۆخەکە زۆر هەستیارە یعنی نەخۆشیەکە ئێمە ئەم هەموو هاوارە ئەەکەین ئەم هەموو هیلاکی و ئەم هەموو شەڕە ئەەکەین بۆ ئەوەیە کە وەکو ئەو وڵاتانەمان لێنێت جاخوا نەخواستەکە ئێمە ئەو هەموو ژماری توش بوون و مردنەمانتیا بێت ئەو کاتە چیمان پێ ئەکرێت و دەسەڵاتمان چی ئەبێ بۆی حەزەکەم لێرەوە یعنی بەڕاستی هەمومان هەز بە لێپرسینەوە بکەین ئاگامان لە وەزعەکە بێت یعنی هەندێکش بڵاوکردنەوەی هەندێشتی نامەسئولانە هەمومان دوایی لی بە پرسیار ئەبین هەموو کێشە ئاینی و سیاسی و هەچیتان هەیە لەم کاتە بیخەنە ئەو لاوە هەتا ئیشاڵ ئەم مۆزعەتی ئەپەڕێن دوایەوە هەچ کەسە و ئەتوانێت لە ڕێی خۆیەوە قسەی خۆی بکات هەر لێرە حەزەکەم وەکو سندیکای پزیشکان لە قیسلێمانی دەستخۆشی لە هەموو پزیشکەکان و کارمەندە تەندروستیەکان و تاقیگە و بایۆلۆجی و هەچی ئەوانەی کە هیلاکن بەڕاستی شانازیدان پێوە ئەەکەین دەستی ماندووبوونتان ئەگوشین هیوادارین هیچ شتێک کار نەکاتە سەر ئێوە لە قەدەغەکردنی هاتوچۆ لە قسەی خەڵکی ئێوە زۆر لەوە گەورەترن ئێمە ئەوە بزانن ئێمە شانازیتان پێوەکەین و هەردەم پاڵپشتی ئەوە ئەبین وەکو ئاماژەم پێکرد ئەم شەویش میوانداری پزیشکی بەڕێز زۆر بەڕێز کاک دکتۆر نزار محەیدین کە جەنابیان پزیشکی پسپۆڕی هەناوی و شەکرە و دڵە ئەتوانن بەڕێستان هەش پێویستێکتان هەبوو لە دەرباری ئەو نەخۆشیانە پەیوەندیمان پێوەکەن ئینشاءالله وەڵامتان نەیدەوە کاک گیان شەو باش بەخێر بێ سەر چاومان حەزەتی کێشە بەخێر بێ کاک گیان وەکو حەزەکەم شەوەکانی تریش میوانەکانمان جەنابتان لەم سەردەمە ئەگەر بە دقەیەک شەڕێنمایەکی هاوڵاتیانەکەی لەم کاتێ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە چی بکەن جوڵیان چۆن بێ خواردنیان چۆن بێ خەویان چۆن بێ وڵای جەناب دەستە ئاماژە پێکرد تەوان ئێستا بەهۆی ئەم بڵاوبوونەوەی ئەم نەخۆشە ڤایرۆسەکە تۆزە بڵاو لە عالەمە ڕاستە لای ئێمە تۆزێک کەمترە بەڵام لە ئێمەش لەوە ترسینکە وەکو وڵاتانی کەمان لێ بێکە وەکو جەناب ئاماژە پێکرد لەبەرەوە پێویستە محاولە بکەین دایمە خۆپارێزی زۆر گرنگەوەی کە کرێت وەکووتمان یعنی قەڵەباڵە وشە دروست نەکرێت و هەروەها وەکو چۆن حکومەت هێرم توێتیکەوە خەڵک لە ماڵەوە بمێنێتەوە بۆ بەقین بکەین و بۆی خۆمان پارێزین و ئەوانی کەوانە خۆشی مزمینیان هەیە وەکو جەناب ئاماژە پێکرد وەکو مەسەوانی نەخۆشی شەکرەیە یا خوانی نەخۆشی دڵیان هەیە نەخۆشی گورچیلە نەخۆشی جگەر ئەمانە ئەوانی کەوا دەرمانی مەسەلەن هەندێک جارێ دەرمانی ستیر و دوشت بەکارن پێویستە ئەمانە ئاگیان لە خۆیان بێت محاولە بکەن ئەو حەبانە بەڕێکوپێکی بەکاربێنن و خۆیان زۆر جار هەیە وەکووتمان شتەکانی ڕێکوپێک بەکاربێن بۆ ئەو نەخۆشیە کاریان تێ نەکات دەسەکانی خۆشەکە جیاوازم حەزەکەین زۆربەی بینەران حەزەکەن پەیوەندیمان پێوەکەن وەڵامیان بینەوە دەستکەین بە وەرگرتنی پەیوەندیەکان کاک تارقمان لەگەڵای لە سلەیمانیەوە کاک تاڕێژیان سەر چاومان فەرموو چاوەکەم من پرسیارێکم هەیە خێزانم تقریبا بۆ ماوەی 4 مانگ ئازارێک لە خوار کلێنسپی وێتی بەڵێ ئەو ئازارە چۆنە ڕوشتیشمان بۆ کردووە
هیچ شتێکی وای دەرنەخستەوە بەڵام ئازارەکەی ئەوەیە کە داعانیشێت ئیتر ئەبێ بە زۆر هەڵیسێنی ئازارەکەی ئەمەنگە زۆرە. کاک تاڕەجیان بەچی وای لێ هاو نەکەوتووە؟ کەوتنوشتی نییە هیچ شتێکی نییە بەس وەکو تۆ بڵێ ئازارێکی لێ هەیە بۆ ئێمە پێشتر وەمانزانی ناسۆر و ئەم شتانەیە بەڵام هیچی تیا دەرنەکەوتوو نە برینارە نە زیستەی هەیە هیچ. کاک تاڕەجیان ئەشی ئەو بۆ گرتووە ئەشیای پشتی بۆ گرتووە؟ ئەشی ئەمە بۆ گرتووە لە شکاوی نییە لای سنتیەوە دەرچووە بەڵام هیچ شتێکی تا دیار نییە شکاوی لە جێچوون هاباد نەشت یەک جارێکین بۆ کەسەخانە یەک پارچە حەپیان بۆ نووسی و هیچی تر. حەپی ئازار؟ بەڵێ. ئازارەکەی ئەشکێنێت؟ ئازارەکەی ئەشکێنێ بەس ئێستا بڵێن هەندی زوای لێ هاتێت. باش کێشەی پیسایی کردن و مەسەلەن ڕێخۆڵەکان و مەعید و ئەم شتانە هیچ کێشەی ئەو شتانی نییە؟ وەڵا بەعزێجار وەکو تۆم بڵێ هەبزیەکی پێوە دیارە. باش لەو کاتای مەسەل لە کاتی پیسایی کردن شتە عەزیەتی نییە ئازارە یان ئازارەکە بەدایمی لە هەموو کاتێکە هەیەتی؟ کە لەسەری هەڵ بمێنەرەوە. کاک تاریخ لەواشێ لە خەت نەما بێ. کاک ئەحمەد لە کەرکووکەوە. کاک ئەحمەدیان فەرموو. ئەم کاتتان باش؟ ئەم کاتۆ باش چاوەکەم. نەخۆشیەم بەردەمە جوانتان لەکەین. سپاس بۆ بەڕێزم مەمنونی. بەڕێز گیان دکتۆر گیان من پێشتێکمان پێشدا بەڵێ بۆ ماوەی چرکەیەکەم تر گیانم سەر بوو. باشە. بڵێ سەبێ هاتە گیانم. باشە. چون پاسم کرد تەحلیلم کرد وتی چەوریەکەت هین دڵ چاوری دڵت 360. باشە. کام شەوریان؟ چەوری دڵ یعنی تر. باش. سیانی؟ دوایەوە حەپی داپێم حەپێک کەپسولی داپێمەی خۆم بۆ وتی بۆ ماوەی مانگی بیخۆ. کاک تو جیان کە خۆ حەسکی پرسیاری دەکەی فەرموو. چەوریەکە وتێ چەوری سیانی کۆلسترۆڵ یا ترایگلیسیراید کامیان بەرزە؟ ترایگلیسیراید. بەڵێ بەرزە. کۆلسترۆم نەبوو. چەند بوو؟ 360. بەڵێ بەڵێ باش. حەپێکی کەپسولی داپێم خواردم تقریبان مانگی پێویستە چوومەوە تەحلیلی ترم کرد وتی عادەتە 125. بەڵێ. پێویستەکە حەب بخۆمەوە یان بەڵێ وڵی ئەتوانین بۆکو وتم یعنی کەی متابعە بکەیت ماوەی وازی لێ بێنە بزانە دوایی فەحسیکە بکەرەوە بەڵام ئەو بەرزی چەوریە علاقەی بەسەر سڕیەوە نییە بڕوا ناکەمیەوە بێت. هەنێ فڕۆساتی دکتۆر گیان دوای سڕەکەت چوومە فاسم کرد وتی چەوریەکەت بەرزە هینتە. نە هی ئاخریەوە نیە ئەو سڕیەوە نیە بەڵام چەورەکە بەرزە ڕاستە بەڵام هی ئەو سڕێ علاقەی بەسەر سڕێکەوە نیە. بەڕێی من هەنێ فڕۆساتی کە دەوێ بیکەی خوێن بۆی بزانیت ئەو سڕێ چی و چی نییە. بەڵێ هەنێ جار شەوان نەختی سەحەتم تێکە چیە؟ چی و لێ سڕبوونەکە و هەرماوە ئێستا ژانی دوای چۆلێک و دابەزی نەماوە دکتۆر گیان بەس وەک بڵێن تەبیعی نیم وەک چۆنە بێتاقەتێک و چۆنە؟ بێتاقەتە بەم نەختێ یعنی گیان تێشەیە سەری گێژەخوا چی؟ بەڵێ گیانی ئەیەشێ سەری گێژەخوا هەناسە و تونگە بێت چۆن بێتاقەتە بی؟ وەڵای قاتەکانم لە خوارەوە ئێشیان بڵێن خوار هەژنەوەەوە باشە. باشە. بەڵێ. ئەی پشتێ نایەشێ لەگەڵیا؟ پشتم لە خوار ملمەوە بڵێن ناوشانم ئەوێشێ هەندێک جار. سەری گێژ ناخوا تۆ کاک ئەحمەد؟ نا سەرم گێژ ناخوا. ئەی سەری پێوی نایەشێ؟ بەڵای کەمێ ئێشێ بەرەوە. دەستە سڕ نابێت؟ دەست لای چاپم سڕە بۆ جا بەس سڕەکەی نەماوە کەمەوە بووە. تەمەنە چەندە کاک ئەحمەد گیان؟ تقریبا 40 ساڵە. ئیشت چییە؟ وەڵای کارمەندم. جگەرە خۆر جگەرە ناخۆی؟ ناچێشی بەڵێ. کاکتۆرەوە پێویست بەێنێ فۆسا دەکات بۆی بێنین و کاکتوژیان باس چەند پەیوەندی نیشتمانی وەریانگری بەسەر. کاک ئەحمەد گیان جواب بدەینەوە بەسەرچەوە کەژاڵخانمان لەگەڵای لە سلێمانی. کەژاڵخان فەرموو. سەرچاو کەژاڵخان گیان فەرموو. بەخێراتەی دکتۆرەکەم. سپاس بۆ جەنابێ. نەخۆشی بەرنامەکەتان لێدەم. سپاستانەکەی مەمنونی فەرموو. وەڵا دکتۆر گیان دەمێ ساڵە من هەر مەعیدە نوێشتە. بەڵێ. دوسێ ساڵیشە نەزیفشتم هەیە صحی جوانزەگریم هەیە و مەعیدەشم برینان. تەمەنە چەندە کەژاڵخان گیان؟ وەڵا تەمەنم ئێستا 52 ساڵە. 52 ساڵ. بەڵێ یعنی لەنەوە حوتەوە من مەعیدەم ئازاری هەیە. بەڵێ ئازارەکە وتێ نەزیفە هەبووە؟ بەڵێ بەڵێ جوانزەگریە. ڕەشانەوەتی خوێناوی هەبووە؟ نا وەڵا ڕەشانەی خوێناوی عیب نەبێت لە ڕێگەی پیساییەوە. پیسایەکەت چی بووە؟ خوێنی پێوە یاخۆ وەکو قیر ڕەش بووە؟ بەڵێ بەڵێ ڕەش بوو وتی خوێنی پێوە داغڵیش بوون لە خەستەخانە. حەبوشت بەکار نێنا پێ حەبی مەعیدە ناڵێم حەبیکە بەکارێ نابێ ئەو وای لە کرد بێت؟ نەوەڵا بەس حەبی دەرونی خواردەستا. حەبی چی؟ حەبی خەمۆکی دەرونی. بەڵێ بەڵێ هێوە نێ بڕوانە. 2 ساڵ و نیویشی غودەم خوارد. بەڵێ. ئیتر دوای ئەوش ئاوام لێ هات. بەڵێ. لەما خیرای دکتۆرجان هینیشە سەریەشەی زۆریشم لەگەڵا یەک لای سەرمەیەشی اینجا هەر
لە هەفتەیەکە جاری وایە جارێک دوو جار ئەوم دێست بە سێ ڕۆژ من لە تا سەرێشە و دڵتێ قەڵاتم ئیدارە نییە بەڵێ سەریشم جێژە خوا جێژم لەما خیرا هیچ فاسێکت کردو نازۆڕشتی کردووە وەڵا نازور پێرار کردم وتی دیواری مەحیدە شبرینانە و دوانفەگرێشی خۆڵە بەڵێ لەما خیرا کردت وەڵات ئاوا ئەم ساڵ بۆ سێ ساڵەتی بەڵێ باش یەتر عیلاجم خواردە هەتا ئەم ماوەکە هین کرا ئیسا عیلاجی هەیە لەم کاتەیە کە ژەڵخان عیلاجی ماوە عیلاجی هەیە عیلاجەکانم لێ بڕاوە دکتۆرتی بێرەوە بۆ لام یەتر ئەم خوا ئەم هینەی نات بەڵێ باشە ئێستا ئەو پیسایە ڕەشەو ماوە یان نەماوە نەما بوو ئێستا هەندی زوان لێ هاتووە بەڵێ ئەبەس ئازاری ناوسکتەیە ئازاری مەعیدەم هەیە هی کۆڵۆنم هەیە بەڵێ بەڵێ باش زۆر بەسەر چاوکە ژاڵخان جواب تێنە ئینشاڵڵا ئەویش خۆمی ئازار خەمە نەبێت تۆزێکتر وەڵام تێنەوە ناباش دەست خۆش خات لەگەڵ کاک محەممەد لە کەرکووکەوە کاک محەممەد جان شەو باش کاک محەممەد بەڵێ کاک محەممەد جان فەرموو کاک محەممەد جان لە تەلەفۆنەکە قسەمان لەگەڵاکە تەلەڤزیۆنەکە کەسکە عەزیێت نەبێت باوکم شەکەرە و زەختێری شەکەرە و زەختی کۆنتترۆڵە بەس دینە لە چۆکی بەرەو خوارەوە دایمە ژانەکە لەگەڵ شان سەپی ژانەکە حەدیش بەکار دێنێ بەزەر ژانەکە باش تەمەنی چەنە ئەفونکە 48 ساڵە 48 ساڵە عیلاجەکانی نازانی چییە بۆ شەکرە و زەختەکەی بلێ شەکەرەکەی هینە ئەنجا لەسەر هەزارە تێگەشتین لەوەیان تێگەشتین فەحستان بۆ کردو بەم نزیکانە کۆنتترۆلە شەکرەکەی وەڵایی لە ماوەیە کردی و فەحس سێمانگەشی کردووە وەزنی چەنە نازان قەڵەوە زەعیفە چۆنە وەڵاوەزنی زەعیفە دابەز بێت باشە هەردوو پێکانی سڕ نابێت لەگەڵ ئازارەکەیە ئاوساوی سڕبوونی نییە وەڵایی ئەی نەبێ قلقلەزی کچوشێتی بۆ زەختەکەی کۆنتترۆڵە زەخت و شەکەرەی کۆنتترۆڵە بەس لە چۆکی بەرەوخوا ڕۆژانەکە لەگەڵ شان سەپەی چەند ساڵە شەکرێتی وەڵایی ئەم ڕەمەزانە تووشی بوو ڕەمەزان پارەکە تووشی عیلاجی ئازار و شت بەکار ناهێنێ بۆ قاچ و قولی عیلاج بەکاردێنێ بۆ پای بەکاردێنێ حەپی ئازارەکە یشکێنێ هی قاچی وەڵای هەندێک جار باش هەندێک جار خراپ پشتی ئێشێ لەگەڵ یا زکچویە و بیانێن جەڕشێتەوە بەس پشت و شوازم نایەشێ بەس چۆک و شان سەپێ لەسەر بۆمێتینەکە پرسیالێکی بەڵێ وتێ کاتێک ڕشێتەوە زیاتر بەیانیان نەڕشێتەوە بەیانیان ڕشێت کاتی کە ناڕشێتەوە ناوەڵای بەس بەیانیان بەڵێ باش بەسەر چاو وەڵامتانین انشاءالله سەر چاو کاک توێژیان ئەمەی کاکتارق پەیوەندی بە کێشەی پشتی هەبووتی بەشی خوارەوەی ئێشە کاکتاڕێژیان خێزانەکە و ئەو حاڵەتە حاڵەتێکی مزمینە بەڕاستی ئێسکەکە ینی لە بەشی خواری بربڕی پشتە هەندێجا تووشی ئەوە ئەبێت مەرجی شکاویتیا بێ هەندێجا لە جێچوونیشی ئەبێ بەڕاستی شتێکی درێژخایەنە باشترین حەل بوو ئەمە ئەبێ ئەگەی لە دانیشتن بێ بە تایبەتی نابێت لەسەر شتی ڕق زۆر دانیشێت نازانم ئەگەر هەی بێت بەداخۆ پەیوەندەکە پسرا کوشتنی تایبەتی هەیە بۆ دانیشتن لەسەری هەتا ئەتوانێت لەگە خۆیان بۆ ناو سایرە و بۆ سەر کورسی و شت بەکاری بێنێ ناوەڕاستەکەی بۆشە ئەوە زۆر ئیسفادەی لێ ئەکا بووی لە کاتی دانیشتنە ئەو شوێنە ئیسراحەتکە و چکە هەتا بەر شوێنی ڕق بکەوێت نەخۆشەکەی دووبارە ئەبێتەوە تازە ئەبێتەوە بۆی هەوڵبای شاڵە ئەگەر ئیسەژ نەبێ زڕوو باش بوو ئەوەی بۆ پیاکە یان ئیسەژ ئەتوانێت خۆی شتە دروست کات شتێک بێت کە ئەو شوێنی لەسەری دانیشێت ئەو شوێنی ئێسکە ئەبێ بۆش بێت بەر شوێنێکی ڕق نەکەوێت حەپی ئازاریش ئەتوانێت جارێ بەکاری بێنێت ئەگەر ئەوە نەبێت تااقەتی کردووە با ئیشەڵا زروفەکە باشبوو سەردانی پزیشێکی پسپۆری ئێسک و شکاوی یان فقراتی بکە با ئەشعی تازی بۆ بگرنەوە هەندێک جار لەوانەیە پێویست بە ئەشعی تەنووریکە نەوەکو هەندێک کێشەی بەشی خواری فقراتی ئینزیلاقی هەمان ئازار لە هەمان شوێنە دەرەکەوێت بۆ ئەم کاتە خۆپاراستن خۆی هیلاک نکات زۆر بە پێوە نەوەسێت و ئەو کوشتەی بۆ تەرتیبکەن لەگەڵ ئەگەر هەر زۆر بێت تااقەتی کرد حەپی ئازا پاراستۆلیان ئەگە مەعیدەی نایشێنێ ڤۆڵتارین و پرۆفیت و ئەمانە بەکاربێنێت ئینشاءڵڵا کێشەیەکی گەوری بۆ دروست ناکات کاک ئەحمەد
باسی چاوریەکەی کرد لەواچی سەدا بەزی بێت وازم هەر پێشود ئەو کاتە پێویست ناکە بەسەر سڕێکەوە فرساتی کە هەیە بۆی بکات مەسەڵی خوێنیکەی ساتی عام بەڵفاتی عامەکاتەوە ئەو هینەش بزانێ گەرزانی جاریشکە بە ماویشکە فحسی چاوریەکە بکات ئەگەر بەرز بووە خۆی پیشانی دکتۆرێکی باڵنی با بۆی بزانێت چاوریەکەی حەبی بۆ دانێت دەسەکانی خۆش بێکا ئەحمەدجان تۆ باسی قاجێشە و ئەو شتانە هەتا سڕبوونی دەسێت لەوە ئەچێت تۆ کێشەی فقراتی ملیشی هەبێت هەوڵ بە ینی شەوکانی تیژ ئەگەر ئاگاو لێمان بوو بێ باسمان کردو ڕێنمایی چەنها نەخۆشمان کردووە هەوڵ بە زۆر مۆبایل بەکار نهێنی زۆر خۆ هیلاک نەکەی شتی خۆری ساڵ نەگری سەرینی بەرز و نزم نەبێ هەندێک جار ئەو سڕبوونی جەناب باسی ئەکی کە گیانێ سڕ بووە هیچ وەکو کاکتۆر ئاماژەی پێگر پەیوەندی بە چاوریەکەتەوە نییە زۆربەی ئەوانە لەوانەیە پەیوەندی هەبێ بە کێشەی فقرات و بە تایبەتی فقراتی من بۆیە لەم کاتە هەوڵ بە زۆر خۆ هیلاک نەکەی خۆ پارێزە هەتا ئیشاڵە زۆر و باش بوو ئەو کاتە توانین سەر لەگەڵ حوسعاتە ئاماکە کە ئەیکەیت سەردانی پزیشکی ئێسک و شکاویان فقرات کە بۆ ئەشعی ملی بۆ بگرن و عیلاجی ئەوەشە بۆکەن ئینشاءالله کەژاڵخان باسی کێشەی مەعیدەکەی کرد شەد نییە کە ئەو باسیەوەی کردی بەڵێ نەزیف سەمادەم نیەتی لەوە ناچێت شەد نیە وازارێکی سک مەعیدە بێت زۆر جار هەیە خۆی وتی کۆڵۆنە کۆڵۆن چکە ئازارەکەم سان ئازار دروست دەکات ئازارەکە لەوانێ سکچوری لەگەڵ بێت لەوانێ قەبزی لەگەڵ بێت لەبەرەوە جۆری نەکە ئەگەر دڵەکزەی لەگەڵ بوو ئەوە لەوانەیە بڵم مەعیدەیەتی لە ساسە مەجالیتیان دووەم شت ئەگەر لە کاتی برسێتیە ئازارێکی زۆری هەبوو ئەو لەگەڵ مەعیدەیە ڕاست لەبەرەوە پێویستە بەلایەن دکتۆری باڵنی و هەناوی ببینێ بۆی بزانێ ئەگەر تهیجی قۆڵۆنەوە وەکوتمان ئەنی عیلاجی بۆ دانێت و پێویست بە نازور و مازور ناکە شەد نیە ترکە وەختی خۆی ئەو قورحەی هەبووی دەسەخۆر هەبشکە ئەو نەزیفینی حالیان لەبەرەوە بەڕێی من هەر ئەوەیە وەکوتمان زیاتر تهیجی قۆڵۆنە و خواردنەوەی کەوا تۆزێ غازاتە تی و خواردنی مەسەن ئازار دروستەکە محاولەکە کەمی کاتۆک مەسەن دیسکون وەکو فاسۆلیا و پیاز و ئەم شتانەی کە تۆ شیرەمەنی ئەمانە محاولەکە کەم کاتەوە شتێکی باس کردوتی عیلاجەکانم لێ بڕاو و بەزوازانە لە زۆربەی تۆ جانزای مشکلەکە لە چیایە قسەژەکەی زۆربەی ئەمە قورحە کە قورحەتەوە عیلاجی وەرگرت چاویت لەوانەیە ماوەیەکی هەڵاتەوە بەڵام ماوەیەکی کە نەگرابێتەوە مستەمردانیش و حەبانە خۆیەوە حەبانەش بۆ ماوەیەکی زۆر مەشاکیلەیە کارکاسەری ئەسقان مەسەن جەماعەتی ئەوانەی کە لۆسکۆمانە بەکارن جارکار سەرخان لەبەر محاولە کرێ ئەو حەبانە کاتی نەخۆشەکە بەکاربێنێ و دواییش کە بەکارێنرێت لەلایەن لەژێر ڕێنمایی دکتۆری هەناوی و ئەوانە بەکاربێن ینی باشتر ئەگەر هەرخواانە خواستە زۆر بێت تاقد و سەردانی خستەخانەکە کات بەڵێ شێ احتیاجی توانێت بۆی علاجی بۆ دەستەکانە خۆش دەستەکانە خۆش محەممەد باسی باوشی کرد شەکرە و زەختەکەی کۆنتترۆڵە زۆر باش ئەو ڕشانەوەی لە بەیانیانە جەناب بە تەسەوری چیلی ئەەکەی وڵی خۆی مشکلەمان لە ڕشانەوە زۆر جار هەیە چەند شتێکمانێ حاڵەتی خاصن بەیانیان ڕشانەوە سەبەبی زۆرە عنێگەر وەریگری لەوانێ بڵم لە هەموو سیستەمەکانی لەش دروستەکە بەڵام ئەوی کە زۆر بەیانیان خاص دروستەکە چەند حاڵەتێکمانێ بۆ نمونە جاری وایە حاڵەتی نەفسی قەلەقی ئەوە ڕشانەوە دروست دەکات بەیانیان جاری وایە دوو لەوەی شەڵاشتیوانە بێت لەوانێ عەزی گورچیلە جاری وایە مەسەن لە ئافرەت ئەگەر ئافرەت بێ لەوانێ سک بیکە جاری وایە لە پیاوە لەوانەیە بەهۆی دوو لە محەممەد خواردنەوەی کوحولی ئەوانش ڕاستەکە وە سەبەبی کەشمان زۆرە مەسەن جاری وایە حەبەکان حەبێ و حەبانی کە بەکارێنێ جاری وایە مەسەن بەهۆی نەخۆشی کەوە کە دروست جاری وایە شەکرەکەی بەڵام هەڵە شەکرەکەی کۆنتترۆڵە جاری وایە مەسەن نەخۆشی دڵ بەسەم شکۆرە لێ زەختوشتی باشە لەبەرەوە پێویستە کاک محەممەد باوکی ببین لەلایەن دکتۆرێکەوە بۆی بزانێت چینە فحوساتی بۆ بکرێ و بزانێت سەبەبی ئەو ڕشانەوە چیە لەم کاتە شتێکی لەوە ناچێەوە خەتەر بڕوان ناکەم نەکەی چکار بەس بەیانیان ئەگەر مستەمر بووە ئەوە ئەمانوو لەوانە شتێکی خەتەر بێت بەڵام مادەم بەیانیانەوە و حاڵەتانی کە پێم وتی دەستەکانی خۆش کاک محەممەد قاچیشی ئێش و پشتیشی ئێشێ تەمان بە ئەکیدی ئەوە پەیوەندی هەیە بە ئەژنۆکانی لەگەڵ لەوانەیە هەمان کێشەی فقراتی هەبێ لەم کاتە بوتی هەندێک جار عیلاجە خوا پێشی باشە بێ بەڕاستی وەکو بۆ هەموو نەخۆشەکانی تر پێتانەڵێن ئازیزان باشترە خۆتان پارێزن یعنی چەند شتێکەیە بە تایبەتی زۆر بە پێ ڕۆشتن و زۆر بە پێ هەست ینی هی وایە ئیسەکە لە ماڵەوەین زیاد لە حەد لە پێشووتر خۆی هیلاکەکە بە هەندێک شتی ینی کە پێویست نییە خۆی هیلاکەکە بۆیە باشتر محەممەد لەم کاتە زۆر خۆ هیلاک نەکەی بەڕاستی بۆ ینی هەموو هاوڵاتیان ئەبێ بزانن ئەو بە تایبەتی کە ئینسانەکەوێتە تەمەنەوە تەوالێت بەکارێنانی تەواڵێتی شەرخی بۆ ئەژن و پشت زۆر خراپە پاشان ئیش و کارەکەی لەوانێت دەوری هەبوو بێ لەگەڵ هەم سڕی قاچەکەی هەم ئازارەکەی بە تێپەڕبوونی ئەم کاتە ئافونکە بە پێ تێپەڕبوونی ئەم کاتە ئینشاءالله دوایەوە ئەتوانن سەردانی پزیشکی پسپۆرکەم بۆ ئەشی ئەو شتی ئەژنۆکانی پشتی بۆ بگرن شتێکی وا خەتەر نییە ئینشاءالله ئەو کاتە ئەتوانێت تێپەڕەکە بەنسبەت قاچەشەکە کە جەنابەت فەرموود وەکو ئاماژۆپەیە بەسەر ئێمە سەبەبەکانمان چێ یا لە ماسوولکە جەنابەت فەرموود یا لە ئێسقانە یا لە جونگەکانە یاخود لە بۆرە خوێنەکانە
وانە ئەمە نایکات لەوانە مەسن جەنابفەرمووت ئەوانش ئەیکات لەگەڵ بۆ ڕێخوێنەکانیش لەبەرەوە پێویستەکە چ ساڵە بە شەکرەکەی ساڵێکە هەیە و کۆنتترۆلیشانی شەکرەی هەیە بەڵێ آخر ئەبێت ئەوش نەوە بۆ ڕێخوێنەکانی قاچی زۆر جار ئەگیرێت ئەو ئازارە دروستەکە پێوت پێرفراڵ ڤاسکولار دیزیز نەوە ئەوشە پێویست بە دۆپلەرێکی قاچی ژەکاو و سۆنەر بۆی بزانەوە عیلاقەشی بەسەرەوە ئینشاءالله و کاتە سەردانی پزیشکی سپۆرتکە هەمووی بۆ ئەکات و چارەسەریشی بۆ ئەکات پەیوەندی ترمان لەگەڵەکە عەبدوڵڵا لە سلەیمانیەوە کا عەبدوڵڵا شەو باش فەرموو چاوەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سوپاس دەکەین دکتۆر گیان من زەخت و شەکرەم هەیە حەپی 850 خۆم بەڵێ حەپی 850 خۆم بەیانی ئێوارە هەر ئەو بەتەنها بۆ شەکرەکە بەڵێ حەپی ڕۆزاتی میشە خۆم شەوانە بۆ چاوریەکەشم نییە بەڵێ دوای ئەوە نێوەڕانی دوای خواردنێک حەپیزی ترە خۆم حەپی ستاویە ئەو حەپانە نێوەڕانی بەس شەوان خەوم بکەمە بەڵێ ئەوەی نیۆڕانتی چی خۆم پرسیای فەرموو ئەوەی نیۆڕان چی بوو ناوی چی حەپەکەی حەپیزی ستاوی ستاوی بەڵێ بەڵێ ستاوی بەڵێ تەمەنی شەنەکە عەبدوڵڵا گیان تەمەنە 55 خەوت کەمە بەڵێ خەوم کەمە بەیانی ئێوارە 850 خۆم پێش ئەم قەدەقیان سۆیش فاحتی ڕۆژانە بدۆ شەکرەکەم بە برسێتی کردم 132 چون بۆ سانتەری شەکرەکە 132 باش ئەی زەختە چۆنە ئەڵا زەخم دەوری جاری وایە 15 بە 9 جاری وایە 14 بە 9 جاری وایە ئەلە 13 بە 9 ئاوایە حەسکی پرسیاری لێکیان نانەوشلم لێ لەگەڵی بەستە چاوکە عەبدوڵڵا گیان جواب دەین ئینشاءالله بەس خەوەکەم کەمە دکتۆر گیان بە ئەو دوو خەوەن زۆر مشکلە خەوم زۆر ئینشاءالله ڕێنمایی دەکەین خەمە نەبێ دەی دەستەکانی خۆش بێت لەشان ساغێت خوارد لەگە چاوەکەم حاجی کاوەمان لەگەڵای لە چەمچەماڵەوە حاجی گیان فەرموو السلام عليكم. عليكم السلام. والله كاك دكتور من تقريبا سيمانية تيجي ساكل فاسكي شكرم كر هي سيمانية كا هشتوني ودرشو الرجاكي إنجا إسا هردو بيام قرمدت مثلا كادك خو شكرو هي كاك حاجي كاشتر اللمبو فحصو شتم نكرو تنها هر بيام قرمه بود شون فحصم كري سيمانية كا وتيان ڕێژەکەی هەشتونی و دەرچوو باش فارسی ڕاندەم بڵەت شوگەرە نەکردووە ئەوەی خوێنی شەکرەکە یەکسەر ئەوە نەکردووە ئەوەم با ئەوەی کە لە خەسخانەیش کردم ئەوە وتیان 380 لە بەرەوەی خواردنی خواردووە لەوێ باش دەرنەچێ بچۆ بۆ هین ئەوەمان بۆ کە سێمانیەکە ئەوەم کرد وتیان هەشتونیوە ڕێژەکەت بەرزە تشتی شێبنیوە خواروازم لێ ناو بەس ئێستا پێیەکانم گەرمە هەردوو پێم علاج وشت لێ پرسی کاکتۆرەکە بەکاری هیچ علاج بەکار نانیت بۆ شەکرە بۆ شتیکە هیچم بەکار نێنە هیچ نەخۆشیێترم نەبوو تەنها ئەوە نەبێت ئەزانم یعنی بۆ ئەمە بۆ هیچ کە یعنی چ بەکاری هەرمەیە ئیسە وەزە چۆنە میسکردن و دەم و شک بنووشتنی کاتێک گەرمە بێت کە نانەخۆم نیست دوای ناخواردن هەردوو پێیەکانم گەرمە بێت حاجی گیان دەمە وشک نابێ میز زۆر ناکەی ئەو شتانەوە نییە دەمە مشک نابێ بەس عیب نەبێ هەر خۆم بە تەبیعی ئاو زۆرە خۆم عیب نەبێ میزیش زۆرەکەم بەس هەر یعنی هەر تەبیعی ئەو بەستەر چاو حاجی گیان جواب دەین ئینشاءالله سەر چاو خوارد لەگەڵ کاک سامان لە سلێمانیە کاک سامان گیان فەرموو کاک ساماڵ بەڵێ فەرموو چاوەکەم ئەو گاتیان باش سەر چاو کاکە سامان وەڵای کاکە دکتۆر جانەکەم فەرموو گوێ لێمە گوێمان لێتە فەرموو کاک زۆرجان من گوچلێک دەهێناوە ماوەی 4 ساڵە باش اینجا حەبی زەختە خۆم باشە ئەتەکانی شانزەیی لەگەڵ لەفاسکی دوودی هیچ تاسیری نییە بۆ گوچلەکەم زەختەکە چەنەگا تقریبا ستا وەڵای لە 13 بۆ 8 بۆ 9 تر ئەنی زەختەکەم ئەتوان بڵێم توازنی خۆیەوە گرتووە باشە بەسەر ئەی خۆم بەڵێ وەختی خۆی گورچیلە بۆچی دەرکردووە هەر بۆ زەختەکە خێرا گورچیلەم لێوە یاگار نەبێ وەستا بوو بەڵێ باش دەریان نایتر گورچیلەیەکێتەوە ماوەی 4 ساڵە ئێستا زۆر باش کێشەمان نییە بەسەر چاو کاکە ساماجیان وەڵام پێینەوە تۆزێکیکە ئەو من ئەتەکانە خۆم لەگەڵ لەو فاستک باش لە زۆر بەسەر چاو بەسەر خوارد لەگەڵ چاوەکەم خوارد لەگەڵ کەژاخان لە تێکیەوە کەژاخان فەرموو
وارە باش دکتۆر سەد چاومدا دەژیان وڵای دکتۆر جان پرسیارێکمان بۆ دکتۆرێ من کاتێ بە پێوە وەستم کشتم زۆر جانەکە بەڵێ ئازاری ملشم هەیە دەست ڕاستم خڕە بێبانێ باشە ئیشعام بۆ قاتشم گرت قاتی تەپەمەڵێ فەرفانێتی و لنگی کەمەوە بۆ تۆزێ بەڵێ تەمەنشم 30 ساڵە نە شەکرەمە نە زەخمە بەس زوو شەکرەمدا بەزێ بەڕێزم ئەبێ بە چەند وڵابێ تێر نانە خۆم ئەبێ بە 80 ئەبێ بە 90 ئەو ناوە باشە طبیعیە باش ئەو بورێنێتەوە زۆر پارێزەکەم زوو شەکراکەم هەر لە خۆم واتیان قاچی سەوفانێتی ئارە وڵا کەژاڵخان وەزنە چەنە وڵاوەزم 82 کیلۆ باشە ژنی ماڵەوەی بەڵێ ژنی ماڵەوەی بەڵێ بەس کە تەماتێش تێور دەکەم دەست ڕاستم زۆر ژانەکات تەوقمیان بۆ داناوە کەمە ملە تۆزێ باشم کە دایت سەردانی پزیشکی کردووە تا ئیساشی ئەو بۆ بگرن بۆ ملێ بەڵێ 2 ساڵەمەوە پێشوتی بن پاژنەی پێ هێزکە زیادەیەکی ئیستا بن پێمشان ناکات بۆ مل و پشتێ بۆ پشت نەمگرت بەس بۆ ئەژدەم پیشام باشە بەسەر چاو ئینشاڵڵا تۆزێکتە جواب دێنێ پرسیارێکشم لە دکتۆر هەیە فەرموو باوکم شەکرەیەتی زەختشێتی تا باین لە تاقاتی ناخەوێ بەڵێ باش کۆنتڕۆڵە شەکرە و زەختەکەی باشە وڵاتێکە حەبە پیاسەکە فەحسی شەکرەکات ئارە وڵات زووزووی کا شەکرەی خۆمان نەزانین شەکرەی بەرزەبێت بێتە دوو باشە حەبی نەشێتەوە بەدینا حەبی زەختەکە چی بەکارێنێ حەبە پیاسەکە حەبی زەخت هەر زەخت هەزارێکە بەکاردێن خ ناوی چێ ناوەکەی نازانم ناوەکەیم پێ خوا نازانم نازانین باش دوای ئینەکەین عمری چەنە باوکێ وڵا تقریبا 80 ساڵە بەڵێ باشە بەسەر چاو کەژاڵخان تۆ دەکتە جوابی هەموو پرسیارەکانتە ئینەوە باشە بەڕێزم کاتێکی خۆش سواس دەکەین کاک تو ژیان بەڵێ بنفرد ئەگەر لە کاک عەبدوڵڵاوە دەست پێ بکەین باسێکی کە زەختی هەیە عیلاجەکانی بەجەنا بوت هەندێک جار 15 بە 9 ئەو زەختە تقریبا زۆر باشە تەبیعیە شەکرەکەشی وەکو باسی کە سەوسید و زۆر کۆنتڕۆڵە لەوەی حەبەکەش پێویست نەکا بڵێ وەکوینێک بەڵام کەم خێوەکەی مەسەلەی کەم خێویمان زۆرە کەواین بێتە یەک شت نییە تۆ مەسەنجاری وایە هەر ئینسان کە خۆی شەوان بێوێت بنوێت طبعا هەنێ خوش لە مەنیمان هەیە نایڵات بخەویت یەکێ لەوە مەسەن بۆ نە چایە مەسەن قاوە ساردی بپسی ئەمانە هەموویە بێتە هۆی کەم خەوی بەڵێ ئەو یەک دووەم شت قەلیقی ئینسان کە قەلیقە بێ شەوان خەوی لێ ناکەوێت کە چوویتە ناو جێگەوە بە هیچ فکر لە هیچ نەکەیتەوە بۆ یەکسەر خەول لێکەوە بەڵێ هەمووش قەلیقی خەڵک وایە بەڵێ ئەوە دوم سێم شت زۆر جار هەیە خەڵک لە کاتی نیوەڕوان و ئەوانەیە خەوێ کاتەکانی کە ئەوێت دوای شەوان یا خەوی زندێکەوە یا خۆت خەوی لێ ناکەوێت ئەمانە تقریبا و ئەگەر هات و ئەمانە هیچی تیان نەبوو مەسەن بۆ نوێواران چاوشتە خواتەوە چاکانە بێت تەرکی کە یاخود عەسران بیخوایە نیوەڕۆ بیخوایە نەیخوات ئەو شتانم ئەگەر زانیمان مەسەن بەهۆی سەبەبی هیچ کێشیکەی نەبوو کە قەلیقە شتان نەبوو ئەو ساتوانە حەبی خەو بەکار بێنێ حەبێکی خەوەش بەپێی ڕێنمایی دکتۆری دوای ئەم زوروفە توانێت سەردانی پزیشکا بڵێ ئەوەی کە ینی ئەو لەوانێ حەسکە بیزانێ ئەمە هیچ پەیوەندی بە زەخت و شەکرەکەی نی بە هیچ شوێ نەخێر بەڵام ئینسانی تەبیعیش لە خەوە لە 6 بۆ 7 ساعات تا 8 ساعات کافیە هیوای بە ڕۆژ زۆرە خەوێت ئەمە شەو خەوێت نانە بۆکو پێم وتی نابێ شەو مشکلەوە مەسەن ناگام لێن نەخۆشم هەیە نەخۆشی جەڵتەی دەماکێتی مەسەن نیوەڕۆکەی ئەنوێت و شەوان خەوی لێ ناکەوە ڕۆژە مەسەن نەخۆش هاتووی و کە سوکارێتمان وڵا حەبمان بیتێ بۆی شەو بخەوێت دەمە نیوەڕۆ خەوێ مێڵ نیوەڕۆکەی باشەوە کە بخەوێ بەڵێ حاجیکاوە لە چەمچە ماڵەوە باسی کرد کە یعنی هەر ئەوە خۆی لەواشی فاسی سێمانەکەی کردوێت و 8 و نیو بووە عیلاج وەرناگری ئێستا ڕێنمایی چی ئەکەی چی بکە وەڵی خۆی ئەمە شەکرەکەی بەرزە چکە دوای ناخواردن 380 خۆشیڵە ئەو زۆرە خۆمە و بەڵێ هەردووچی بەرزە مادەم هەردووچی بەرزە چکەوی 380 تەبیعی لە دوای ناخواردن لە 200 نابێت زیاتر بێت ئەم تقریبا 380 زۆرە 8 و نیوش تقریبا نزیک لە 5 لە 10 تقریبا 6 بڵام قەینام 8 لە 10 لەبەرەوە شەکرەکەی بەرزە بێ شەکرەی کۆنتڕۆڵکە گەرمی قاچیش لەوانەیە علاقەی بەسەر شتێکەوە بێت زۆر شتێک تاوەکو گەرمی بێ باشترەوە لە ساردی ئەمە دائما لە خۆش کە سارد بێ قاچی خەتەرە خوێنی بۆ ناچێت یا لەوانەیە مشکلەی کە هەبێ بەڵام گەرمی
إلا نوكو مثلا جاري حساسيتي هي قاچی جاري مثلا لو توش انفلاميشن بووە بڵین بێ یا وەکوتم جاری وا مثلا خەڵک زۆر بەی جا قۆنرە گۆری لە پێکای ئێواران کێتەوە قاچی گەرمە بێەوە تەبیعی ئەو شتانە ئەبێت بەڵێ ئەنی هەز ناکەی وەش پەیوەندی هەبێ بە خراپی شەکرەکەی وکە بەڵێ لەوانەیە مثلا بۆ خوێنەکان بەکوتم بۆ یاڵم قاچ ساردی بەڵام قاچ گەرمی جاری وایە وکوتمان زۆر جارێ لەوانەیە شەکرەکەش تەسیر کا بۆی گۆڕانی دەماری کە لە شەکرا ڕایش لە دوای تقریبا چەند ساڵێک لەوانەیە ئەم شەکرەی بەرز بوو بێ نەیزانی بێت ئەوەش دەورە بینێ باشە چی بکات دەستکا بە پارێز والله پارێزی ئەوێت ئەوەیە کەم دووەم شت حەبی بەکارانی حەبی شەکرا سەردانێکی خەستەخانە بکات بەدڵنیاییەوە ئەبێ دکتۆری هەناوی ببینێ بۆم شتانم و لەوانەیە قاچ گەرمەکەش علاقەشی بەسەر شەکرەکەەوە نەبێت و لەوانە شەوکوتم إلا ماكي شكلش ببي بجاري وازانم باشترين شت أوي خيرا فري شكلك كي بوي بالتأكيد بالتأكيد تو كنترولي واكي إن جدوائي لواني قاش قلبك كشيد برو باشي بالروات بالله إن شاء الله كان خوش كاك سامال السليماني وباسيوي كي كوتشيلي شيلا بردو زحتكي يعني هي بلام كنترول بس كاك سامال ببي أوي كوا باسي كد لبري كوتشيلي بوتشيلا برا خوي ديار زختي هبوا أو كوتشيلي كوتشيلي لواني بسكولا بوبيت يا لواني مثلا خراب بوبيت تيابي أو بوبيت سببي زختك خوي زربين خوش كاوي بيت كوتشيلي شي ولا بيت دوای زختەکەی نامێنێت بەس ئەم لەوانەیە دوای ئەوە زختەکەی نازام مەگەر ما بێت یانە بێ و حەبەوەکارێنێ نازام چۆنە بڵێمین بێم بەڵام پێویستە وەکووتمانوتی چی بکەم بۆی حەبەکانی مەزبوطە بۆ ئینەکەشی زختەکەشی کۆنترۆڵە سەباشە مشکلەیەکی لەوانێ ئەو زیاتر مشکلەکەی وەکو نەخۆشێک عفو ماکەی وەکو نەخۆشێک زەختی هەیە گورچیلی هەیە چۆن ڕێنماییەکەی جەناب والله وەکو خۆی مشکلەکە لە چیا زەخت سببێکە بۆ دروستبوونی عفو زەخت سببێکە بۆ دروستبوونی نەخۆشی گورچیلە و گورچیلەش نەخۆشیەکەی هەر بێتەوە هۆی زەخت یعنی هەردووشی وەکو هینە هەرچی دروستە بێت لەبەرەوە پێویستە ئەو زەختە کۆنترۆڵکەین تا بەڵێ چکە یەک گورچیلە هەیە لەبەرەوە بێ ئەو زەختەی کۆنترۆڵ بێ دائیمە نەک چکە ئەو زەختەی کۆنترۆڵ ئەگەر کۆنترۆڵ نەبێ کارەکە سەر گورچیلەکەی کەشی تووشی عزیزی گورچیلە بێت وای تووشی عزیزی گورچیلە بێت لەبەرەوە بەڕێی من ئەو زەختەکەی زۆر باشە هین بێمانە بەڵام ئەوەکو شتێکە ئاگای لە ئاو خواردنەوە وشت بێ بۆی گورچیلەکەی کەی ئیش و کاری ڕێکوپێک بێت چکە ئیشی دوو گورچیلەکە دەستەکان کەژاڵخان ئەگەر جەناب من خۆ جوابی خۆی ئمە بەس باسی باوشی کرد زەخت و شەکری هەیە و 80 ساڵە و لەوە ئەچێت قاچی سڕ بێ بەڵێ قاچی سڕ ئەبێت یعنی ئەمە دەمێک کە شەکری هەبێ لەوانەیە ئاگای لە خۆی کێشێ سەبەبەکان یەکەم لەوانەیە نەخۆشی شەکرەکە ببێتەوەی قاچ سڕی خاستن لە عومرە ئەکید بەڵێ ئەوەی چکە کارکە سەر نیۆرۆپاتیە بێتەوەی کەوا قاچ سڕ بێ دووەم شت خۆی هەر عومرەکەی لەگەڵ ئەوەیە کە بۆری خوێن تەسک بێتەوە چکە 80 ساڵە لەوانێت تووشی پێرفێل ڤاسکولار دیزیز ببێ تووشی ئەو هینەی بکە جگەل لەوەی کەوا زۆر جار هەیە مەسەلەن نەخۆشی وەکوتم هەر ئەمیش پێویست بەوە کەوا دۆپلەرێکی قاچی بۆ بکرێ بۆی تەچیت کە بزانانی ئایا ئەو بۆرە خوێنانە یاخود ئەو دەماروشتانی قاچی چۆن و چۆن نییە لەم کاتە پارێزی خواردن کات و دەرمانی خۆی بەکار کۆنترۆلی شەکرەکە جەنی جەناب دەفەرموویت کۆنترۆلی شەکرەکە و کۆنترۆلی زەختەکەش هەردووچی پێویستە بکرێت هەردووچی کارەکەتە سەر و بۆری خوێنانە دەسەکانی خۆش کەژاڵخان تۆ باسی ئازاری مل و پشتێک کرد بە دڵنیاییەوە کێشەی هەردووچانێت هەیە تەمەنەکەت لەگە وەزنەکەتە عنی ناگونجێ بەڕاستی 82 کیلۆکە بۆ ئەو پشت شتەکە و خراپە ئەو تەوقیمە لە بەڵێ زۆر باشە دەستی خۆشێ بەڵام هەتا ئەتوانیت ماوەیەکی کەم بەکاری بێنە بۆ ئەو کاتی ئیشەکەی مەسەلەن ئیشێکەکەی خواردنی دروستەکەی دەدەقە چارێکی 20 دقە بەستە لای بەزوو چونکە بەستنی تەوقی ملک تەنها بۆتە بۆ هەموو هاوڵاتیانیش بابیزان بەستنی کۆلەر زۆر بەستنی تەوقی ملەکە خەڵک وای پێڵێ بەڕاستی ماسووکەکانی مل تەمەڵەکە بۆیە ئازارەکە و پاشماوەیە زیاتر ئەبێ بۆی هەوڵ بە لەو کاتێک کە خواردنەکە ئەەکەی ئیشێکەکی کە ملدانەوانی تایە بیبەستە پاشماوەیەک لای بە لەم کاتە خۆپاراستن خۆ هیلاک نەکردن بۆ هەمووتان ئەم قسەیمان زۆر دووبارە کردوێتەوە وەرزشێکی بەسیط لە ناو ماڵە جوڵ و شت بکەی بەڵام نەگاتە حەدی خۆ هیلاکردن و هەڵگرتنی شتی قورس و زۆر ئیشکردنی خۆرست ئینشاءڵڵا کەم زروفمان تێپەڕن ئەگەر زین زۆر بێتاقەتی کردی سەردانی پزیشەکەی خۆیان هەر پزیشێکی تری پسپۆری ئەس وشکایی و فقرات کەرەوە بۆ یەشعی تازە چووکە بەڕاستی خەڵک ئەبێەوە بزانێت کێشەی فقرات بە پێی تێبەڕبوونی کات زیێ ئەکات هیوا هێڵە دوکتە من 10 ساڵەمەوە پێشە بوانە ئێتەپانیستە کە دوای 10 ساڵ لێت هێڵایەتەوە خراپتر بۆ چکە خۆ هیلا کردو ماندووبی لەوانەیە ئەنزیلاقی هەبێ زای کردبێت سەوفانی هەبێ دیسان زای کردبێت بۆیە لەم کاتە ئەگەر زۆر بێتاقەتی ئەتوانی حەپی پاراستۆلیانەوە حەپانی کە ئەگەر پێشتر بۆ نووسرابێ بۆ ئازارۆک و ڤۆڵتارین و پرۆفین و ئەمانە بەکاری بێنیت هەتا ئیشاڵڵا زروفەکەتی ئەپەڕێنی شتێکی ئەوە خەتەر نییە بەڵام جارێکی تر پێتەڵێمەوە ڕێنماییەکان ئاگاتان لە خۆتان بێ زۆر خۆتان هیلاک مەکەن بۆ ئیشاڵڵا بتوانیت ئەم ماوەیە تێپەڕێنی کاتۆکیان پەیوەندی ترمان لەگەڵایە بەشیرەخان لە چەمچەماڵەوە فەرموو بەشیرەخان فەرموو دایکە سلام علیکم عەلەیکم السەلام دکتۆر ژیان من زەت و شەغرەم لەگەڵایە بەڵێ
دکتۆر جعبێتە گەورە کرام پێرار مانگی 6 بەڵێ دکتۆر بەلا فەتکریاسم لە سەزانەوەی بڕاوە بەڵێ مەری فەتکریاسم بەڵێ دکتۆر ژیان سبرم دەرکراوە عبێتە گەورە کراوم باشە وڵی شەکەرم حەفە خۆی ئەوە بەیانی دەرزی لە خۆمەدا دوو ئۆسۆلی ڕووی 3000 باش ئێشەکەم کۆنترۆل نابێت دابەزی و ئەکە بە 50 ئەتیدە 300 باش کاکتۆرەکە حەسی خۆ پرسەرجێ شوێتی ئازاری چۆمەیە دای ژیان وتی ئازاری چۆ هەیە چۆتە یەشێ پێوەی والله دکتۆر شوێنێکم ناشێت بەس عبێتە گەورە کراوم لە خوا بەزیاد بێ وتی هی پەنکریاس و سپڵیشە بەڵێ باش وتەتای بۆ میکرۆخلی وتەتای زۆر سوارە کێ ئەم عەمەلیاتە نەکراوی دەمێکە پێران 56 بەڵێ حەبی شەکرە چی بەکارێنی وتە حەبی شەکرە و لەگەڵ دەرزی لەگەڵ ئۆسۆلینیشە بەڵێ باشە ئەی حەبی زەخت چی بەکارێنی حەبزەختی بەکاربێنم زەختەکە ناوەکەی نازانیت والله نازانم پەمەیی ئەو قپەڵەیە کار بەڵێ زەختەکەت باشە کۆنترۆل کراوە والله زەختەکەم بەس شەکرەکەم کۆنترۆل نابێت دابەزێ و زۆر بەرزە بێتەوە دای گیان ئەنسۆلینەکەی کە بەکاری هێنی ڕوونە یان لێڵە ڕوونی سۆلیارسن ڕێنەکە لە خۆمەدەم ئێوارە بەعدش یارەکە لە ئێواران سەعات چەند لە خۆتی ئەنسۆلینەکە تێز ناخواردن ئاخە سەعات چەند نانەخۆی تو ئێواران وڵاتی سەعات 6 ئاوازەکەم لە بانگدانە دە بەلاوەدا و کاتانە باش بەسەر چاو پرسایی تر دای گیان بەسەر چاو وەڵام پێینوێک تۆزیتر چاوەڕانمان خۆش بێ خوارد لەگەڵ کاک فازڵمان لەگەڵا لە هەڵەبجەی تازەوە کاک فازڵ گیان فەرموو ئەم کارتان باش سەر چاو بەڕێزم زەحمەت نێ وەڵای من نەخۆشی درێژخایەن نێ شەکرە و زەخت باشە زەختم بەڵێ زەختم بەرزە و سەرم ئێشەکە معدل سەرم ئێشەکە زەختە گرتووە بەم زوانە بەڵێ ڕۆژانەی گرم حەفدە بە 9 هەژدە بە دەیە ئاوایی عمرە چەندە کاک فازڵ عمرم 44 بەڵێ بەڵێ باش ئەی شەکرەکە چۆنە شەکرم 6 و بە 6 و ڕۆژانەیشم تقریباً 140 ئاوایی بەڵێ باش حەبی شەکرەکە چی بەکاری زەختەکە چی بەکارێنی 850 بۆ شەکرە بەکارێنم یەک حەب بەڵێ حەبی زەختیش و سەرطانی سەی بەڵێ معدل سەر ئێشێت بەڵێ باش یعنی بەس مشکلەکە زەخت بەرزیەتەوە بەڵێ زەختەکەم بەرزە معدل سەر ئێشەکە بەڵێ باش ڕەشانە شتە هیچ کێشەیەکی تری لەگەڵ یانە کاک فازڵ هیچ کێشەیەک بەس سەرچاو تۆزێکتە جواب دێنەوە سەرچاو بەڕێزم خوارد لەگەڵ کاک سەیوان لە کەرکووکەوە کاک سەیوانیان فەرموو السلام عليكم. عليكم السلام. دكتور والله من مهنية بيش إرساس يتر أزاري أتسمى وشوما نخوش خاني أزادي. بله. وتيان تو جلدة ليداري دواتر دواي دو روج البلين لين عاجبهم. بله. بله. إيكويكم كروتيان زبحيا. باشا. دواتر هات مسلماني لسنتري دلكا ئیکۆ و تەختیت و قەستەرە و هەموو شتێکیان بۆم کرد وتیان هیچ نییە و دەمارێکە سەپاتیس گیراوە و لە هیچ مەترسا ئێستا من هەر کەوتوم لەسەر جێم دەمەترێ 15 مەترێ ڕێەکەم و ئەگەڕێمەوە هیلاکە بم سنگم ێشێ لای ملم پڕم و ئەوانەم هەموو ێشێ دەستم ێشێ پشتم ێشێ لەگەڵای بڵین کۆڵنجم ئیسە ڕێگەش نییە دێمەوە بۆ لای دکتۆر یعنی من حەلم چییە؟ بەڵێ جەنابەت عمرت چەنە؟ 43 ساڵ جگەرە خۆریت؟ 2 ساڵ و شتێکە جگەرم پەرگاوە بڵێ بەڵێ ئێساک بەس ئازارت هەیە ئازارەکەی ئەو ئازاری جارانەکە هەبوو یاخود جیاوازە؟ هەر ئەو ئازارەیە بەڵام کەمە و یعنی ناوە ئەم گرێ هەر بە دانیشتنەوە ناتوانم زۆر دانیشم باشە ئازارەکە لە کۆ دەست پێکە ئازارەکە و ئەچێ بۆ چۆ لە کۆ دەست پێکا و چۆ بۆ چوە ئازارەکە بڵێن لە لای چەپمەوە لە ژێر باڵمەوە بەڵێ دواتر تێتە ناوەڕاستی سنگ و ئیتر بۆ ملمێ دەڵێ برام خینچێنی بەڵام تەنگە نەفەرچیش ناکەم بەڵێ ئەی باشە ئەمە لە کاتی هێنانیتە لە کاتی هیلاکیاتە لە کاتی سەحەت شادانیشتووال لێە نانە من هەر کەوتوم یعنی هیلاک نابم هیلاک نایوە کاتەوە لێ بەڵێ پێشتریشی چی بۆ کاک سەیوان؟ من هەر کارمەند یاسایشم. باش ئیشی تری لەگەڵا ناکە هیلاک نابیت؟ بە حیاتی ئیشم نەکردووەنەوە. مۆبایلوشە زۆر بەکار نایەنی؟ بەرەوەڵا. ئەشیایی ملێ نەگرتووە قەت؟ ملم سەوفانم هەیە. ئەوە کێشەکەوێ بەخەمە نەبێت جواب دەین و ئینشاڵڵا ڕێنمایی دەکەین بەسەر چاو.
قربان بس ما خوار لك كاك سيف جان كاك محمد لا لقراني وفرم كاك محمد جان دكتور جماشي باشي شاوكم زور سپاس ممنونم شاوكم فرمو زحمت نبي برسالكم هبو جانكم والله ما وكاني بيشو خيزانم نخوش كود نقشي أو أبو لبر سنجي أجيدا وكو تنجنا فزبو باشا دواتريج يعني تواناي ندم أكوتا أرزو لرزي ليها تو أنا باشا راسي سنجاري بردمة السيد اللي أنا دواتر أو شيء بو هالواسي أمينا عنود مناعة وشي دابزي وزختي دابزي أنا بله باشتر أبو بو درزي أو شيء بو عن هالواسي باش باش ماوەیەکی پێچ و سێ چوار ڕۆژ وە خۆی لێ هاتەوە دووبارە دواتر بردمە نەخۆشخانە لێ فەحسوشتیان هەموو بۆ کرد هیچ کێشەیەکی نەبوو تری کێشەی نییە و بەس تۆزێت ترساوە باشە بەڵام ئێستا تقریبان دە ڕۆژێک بێ باشتر بووە ئایبی نەبووە بەس ئێوارە وە خۆی لێ هاتەوە تەمەنی چەندە؟ نەفەزە بێ لە سنگمە هێشێ تەمەنی چەندە؟ تەمەنی 24 ساڵە وتێت تەنگەنەفەزە بێت وانە؟ بەڵە تەنگەنەفەزە بێ و ئەڵە هەناسەی کە ئەدەم زۆر بەخراپی بۆ مەدرێت باشە کۆکەوشتی نییە؟ هیچ کۆکەی نییە کۆکەی نە زۆر باش عیلاج شتی هەیە ئیستا لەم کاتێک بەکارێنێ؟ زۆر عیلاجم بۆ وەرگرتووە ئیستا هیچی هەیە؟ پاراسۆڵ و ئەوانەم بۆ وەرگرت باشە سوودی هەبوو شانوملی پێوەی نایەشێ؟ نەوەڵە شانوملی پێوە نایەشێ بە جاری وایە ئەڵێ کە سنگمە هێشێ و هەناسەم بۆ نادرێ ئەیداتەوە لوت و سەر و شتیوان تۆزە پێ و قورس دەبێ و هێشێ قۆڵی سڕ نابێت دەستی شتی سڕ نابێ؟ نەخێر بەسەر چاو کاک محەممەدیان تۆزێکی جواب بدەینەوە ئینشاءڵڵا وەڵایەکە جواب بدەین مەمنون بە چاوە لەگەڵ کاک تووجیان بە شیرەخان پەیوەندی پێوە کردین ئەو لە سانەوەی پەنکریاسی لابرا و سەپلی لابرا و پێش 2 ساڵ پێشی ئەمەلیاتی ئەوەی کردووە زەخت و شەکری هەیە زەختەکەی باشە بەس لەوا شەکرەکەی کۆنتڕۆڵ بەڵێ شەکرەکە لە چیە لە شەکرەم بەرزێتەوە دابەزێت تەمانە بەکارهێنانی ئەسۆلین و حەب لەگەڵ ئەو عیلاج بڵێ خۆی مشکلەکە لە چیایە سێ جار ئینسۆلین بەکارێنێت وەنیە حەبیش بەکارێنێت یعنی من بەڕێی من ئەو حەبانە یاخود حەبەکە بەکاربێنەیە ئینسۆلینەکە یا ئەوە تا بە شێوەی بەکاری بێنی کەوا شەکرت زۆر دانە بەزێت لەبەرەوە پێویستە یا عیلاجەکان بگۆڕێت مەجالی تیانە تێگە چۆن بەڵێ دکتۆری چێناوی بینە بۆی بڕیارە بۆ عنی بەس ئەم عیلاجەکەی مشکلەکە لە چیایە لە عیلاجەکانایە هیچ ئەوە هەر پارێزیە بێ بکرێت نەخۆشی شەکرە وەزەخت ئەبێ پارێزیت بکات ئەو شتانی کە شیرینە کەمی کاتەوە جوڵەی هەبێ وەرزشێبێ ئەوانە هیچ بەڵام ئەم عیلاجەکەی چکە ناڕێکە لەبەرەوە جاروە شەکرەکەی زۆر دابەزێنێت جاروە شەکرەکەشی بەرزە بێتەوە هەر بەعنقەسیش ئەو پرسیارم لێ کرد بە تایبەتی ئەو دەرزەی کە لە ئێواران بەکارهێنێت شکۆی خوانە خواستە لەوانەیە لە خەوا شەکرەکەی دابەزێت و ئەگەر خۆشی دکتۆر جان نزانین چۆنە دەرزیەکان ئێمە زۆربەی جەم ناگام لێ نەخۆشم هەیە یەن بۆ لام منی خۆ نەخۆش خۆم نییە نەخۆشی کێ هاتووە سێ جار شەکر دەرزی بەکار سێ جار دەرزی نییە سێ جار دەرزی زۆر بۆی چێکتەمسەن تۆ سۆلیبلی بیتێ ڕۆژی سێ جار کە زۆر ئاگا لێ بێ لە ماڵەوە یعنی بڵین لە خستخانە ئەتوانە جارێ بیکا بە دوو جار لەم کاتەیە خۆی بێ بە دوو جار هەتا دوو جار بکرێ بە دوو جار یعنی صافی و خاپتەکە تێکەڵەکەی ئێوارەی صافی و خاپتەکە تێکەڵەکەی ئیتر ئەو بۆشێتنی ڕۆژ جارێ بەکاری بێنێ باش ئەکتوان لەگەڵ حەبەکە بەڵام بەڕێی من حەبەکە ئینسۆلینەکان ڕێکوپێ بۆ ئەم کاتە ئەڵێن کە دەستی ناگا بە دکتۆر هەیە بۆچی دکتۆر سەمسان توانێت بچێت بۆ استشاری شار دکتۆری لێ هەموو ڕۆژێ بڵێ ئەو لە شەمشەماڵە ئەو ینی جەنابەت ئەگەر بیکا بە دوو جار ئەنسۆلینە بە دوو جار لەگەڵ شە حەبەکان لابێت و بزانە شەکرەی چۆنە زۆر چاکە ئەگەر زانی بەرزە بێتەوە ئەوە مەجبورە بێ دەستەکان خۆش کاک فازڵ لە هەڵەبژەی تازە باسی شەکرەکەی لەوە ئەچێ کۆنتڕۆڵی بەڵام زەختەکەی ئەوتی سەرمێشە مشتێکی سەرێشەیە خۆی زەختەکەی تاچیدی سەرێشە خۆ لەوانەیە سەبەکەی زەختەکە بێ ڕاستە حەڤەیە بەڵام جاری وایە زەختەکەش نییە زەختن لەبەرەوە پێویستە ئەو زیاتر ئەو کۆنتڕۆڵی زەختەکەی بکات ئەنجا چاوەڕێ بەڵێ ئەنجا گەرزانیت هەنێ جارێ حەب هەیە
دووسێ ڕۆژێک زەخت سەرێشە دروزەکە لەگەڵ بەڵام دوایی ڕای لەگەڵی لەبەرەوە یانەگەر هات و زەختەکە کۆنتترۆل کرێ تاچیدم سەرێشەکەی نامێنەگەری زەخت بێ سەرتان بەکاریانی حەبەکانی خراپ نەبوو لە سەرتان و هەر بەرزە ینی چی بکات باشترە بچێ بۆ خەستەخانە عیلاجی بۆ بنووسێت ئەبێت دکتۆر باتنی بیبینێت ناوی علاجشکی بۆ ئیزافەکەیە لەوانەوە علاجی بۆ لابەرێت بەڵێت تاچیتی ئەو چاکە کۆنتترۆلی زەختەکەمان کرد سەرێشەکە ئەگەر ما پاش 4 5 ڕۆژ ئەو ساتۆ ئەبێت بە دوای سەرێشە بگەین سەبەبەکەی چییە نەوەشتی کە بێت کاک سەیوان لە کەرکووکەوە کاکتۆرم ئێمە بە حکمی ئیشەکەی خۆمانۆکو ینی دکتۆری فەقەرات و ئێسکوشکای ئەم نوع نەخۆشانە زۆر ئەبینین کێشەی ئازاری سم و هەناسەتونی هەموو فحوساتەکان ئەکەن تەبیعیە لەوە ناچی ئەمە کێشەکە زۆربەی کێشەی فەقەراتی ملیان هەیە و هیچی پەیوەندی بە دڵەوە نییە بفەرمووت ئێستا ئێمە سەبەبی سنگێشە یەک شت نییە دڵە بۆرە خوێنەکانی دڵە سیەکانە لەگەڵ بۆرەکانی هەوایە لەگەڵ ماسوولکەکان لەگەڵ ئێسقانەکان وەکو جەنابەت فەرمووت ئەمانە هەمووی سەبەبی هینە ئازاری سەماستە من ناتوانم بڵم وڵات ئەگەر تۆ تەختیتت کرد تەختەکەی چیتیان نەبوو هەموویان لێرە تەبیعی چیتیان نەبوو قەستەرەشت کردو کە قەستەرش پێویست ناکە ئەوە لە ساسە دڵن نییە تۆ مەسەن هینیەوەنە چۆ تۆش گەرە خۆریش گەرە خۆریش نیوەنە تاچیت جەناب 2 ساڵە 2 ساڵ زۆر ڕاستە پێویست بە شای ملەکە ئاشانەی بۆ بکەینەوە کوشتانە علاقەیە بەسەرەوە یا ماسوول گۆشتەکان وەکو جەنابەت فەرمووت بەڵێ کاک سەیوانجان ئێمە ڕێنمایی دەکەینەوە وەکو کاکتۆریش فەرمی تۆ زۆر نەخۆشمان هەیە بەڕاستی ئێمە بە حکمی ئیشەکەمان زۆرمان بینیوە لەمانە یعنی هی وا هەیە چەندەها ساڵ بە دوای ئەوە ڕای کردو چکە من ناحەقە ناگرین ئەکید هەموومان لە کێشەی دڵەکە ئەتەرسین بە سواز بەخوا تۆ هەمووی کردو تەبیعیە ئەنجا ئەکید بێ بە دوای شتێکی ترا بگەڕی لەم کاتە هیچ مەترسە ئەوەنەش پێویست ناکە بەڕاستی لە جێگای بۆی بکەی ئەکید بە شکر بە پێی فەحسەکان بێت دڵی سەلامەتە من ناڵم خۆ هیلاکە بەڵام هەوڵ بە بجوڵی لە ماڵەوە زۆر ملدانەوانوشە هەتا زۆر پاڵکەوتنەکە بۆ ملی خراپە بۆیە تۆ ئەگەر دیقەتی بێ هەتا زیاتر پاڵکەویت و لەسەر سەرین بێت ملی زیاتر ئەچەمێتەوە کاتە هەناسەتونی و سنگێشەش بۆ دروستەکە بنیت کەشکاکتۆ لە 2 ساڵەوە ئەو 2 ساڵ نەخۆشی دڵ گاڵتێ لەگەڵ نامێنێت 2 ساڵ نییە یعنی بڵێن ڕۆژ و چەند ساعاتێکە ئەوانە لەبەرم تاچی دەوانە قسەی جەنابەت زۆر باشترین حەل ئەوەیە دوای ئەم زۆروفەی شاڵە سەردانی دکتۆری سپۆر بکە بۆ ئایس کوشکایی بێیان دکتۆری مێشک و دەمار بێت ئەشیاو بۆ ئەگرن لەوانی هەر باشترین شت ئەوەیە شەیهی تەنووری ملێ بۆ بگرن 100% کێشەکە دەرئەکەوێت کە ئایا سوکە ئینزیلاقێکە هەیە سەوفانی هەیە زەختە خاتە سەر دەمارەکان بۆی ئەو حاڵەتانە بۆ دروستەکە بۆ نەکتۆ تەنها بە بینەرانی خۆشەویست هەموو هاوڵاتیان بزانن هەچی دەماری دەست و قاچ و هەموو شوێنێکمان لە ملەوەیەتە خوارێ بۆی ئەو دەمارانە ئەگە زەختیان لەسەر بێت لە ملمانە سنگمان ئێشێ خۆڵمان ئێشێت بۆیە نابێ هەموو حاڵەتێکی سنگێشە ئێمە لی بترسین بڵین پەیوەندی هەیە بە دڵمانەوە چونکە ئازاری دڵ زۆر وازەحە پشتی کۆڵەکەی سنگێ نەخۆش دایمە بە ماڵە هەستەکەمێکی لە ناوە بۆ دەرەوە پاڵ ئەنێ بە سنگمەوە بۆکو کاکتۆر فەرمی بەردەوامی ئەمە بۆ ماوەیەکی زۆر ئەکید بە تۆ کێشەکە لەوێیانە لەم کاتەوەکو پێموتیت هەوڵ بە بجوڵیت ئەتوانی حەپی ئازاریش بەکاربێنی بۆ ئازاری سنگەکە و بزانە بەسە پاراستۆڵی خۆ ئەگەر ئازارەکە وشکەوە 100% بزانە پەیوەندی هەیە بە ماسوولکە وشتەوە ئینشاءالله شتێکی خەتەر نابێت زۆر بێتاقەتی کردی لەم کاتەشە خۆ نەخۆشخانەکان ئەتوانی سەردانێکی ئەشعی ملێ بۆ ئەگرن 100% پێتەڵێن کە ئایا کێشەکە و ئەوەیانە کاکتۆجان کاک محەممەد لە ڕانیەوە باسی ئەو حاڵەتێکی کرد ینی لەوە چێت تۆزێت ترسان بێتنی و خۆشی خاستن لە ئافرەتە ئەمە دووبارە ئەبێتەوە بەڕاستی ئەیان ترسێنێت هەناسەتونی لەرزی لێت و ئەڵێ بورێت و پاش ماوەیەک ئایبی نامێنێت هیچ کێشەی وڵی تەمانێمە یەکەم شت ئەگەر هات و تەنگەنەفەسی ئللا ئەگەر بۆری هەوا و شت و سیەکانی تیابێ لە ساسە کۆکەی هەرەبێ هەبێت ئەم کارە تەنگەنەفەسە ئەوە لەگەر ڕەبوو شتان ناڕات وەنیە تاکید وە پاژۆتیان فحوسات وشتمان بۆ هیچ چیتیا دەرنەچۆ وەکوتم فحوساتەکان لەگەڵەوە ئەگەر بڵین هیچ چیتیانە بێ کەواتە شتێکی باشە بەڵام کەوتی تەنگەنەفەس بێت تەنگەنەفەسی ئەگەرات و خیزە و کۆکەی لەگەڵ نەبوو ئەوەش لەگەڵ ڕەبووە ناڕات زیاتر لەوە چەم حاڵەتی وەکو نفسی هەبێت بیکە لە ساس لەوە بەڵێ مادام فحوساتەکان هەمووی تەبیعی بووە هەر زیاتری ئەو نفسیەوەمانەیە لەبەرەوە زیاتر بەڕێی منەڵم دڵی ڕابگرێت لەوە چێت ئاگای لێ باشتر تووڕێینەکە دەسەکانی خۆش نیایەتخانمان لەگەڵا لە سلێمانی و فەرمونیایەتخان ئەم کاتۆ باش سەرچاوم بشی بە قۆزان بەخداتنی کار دکتۆر دەکەم سواسی بەڕێستەکەی فەرموو بەشی زۆمەمنون ئەحمد لەبێ پرسیارێکم لە کار دکتۆر هەیە دایکم 62 ساڵە دەمێکە ئازارێکی زۆر لە پشتیا هەیە و لە ملیشیا ماوەیەکی زۆرە ئازارەکەی زیاد لە حەد بووە دەستیشی سەغا بێت ملی ساوفانی هەیە کە چەند ساڵێکە لای دکتۆرە ملی ساوفانی هەیە و ئینزیلاقشی هەیە بەڵام زیان لە حەد ئێستا بێتاقەتی کردووە و زەختیشی لەگەڵای بەرزە بێتەوانێت تەنانەت ئەمڕۆ لە خەستەخانە بووە بە
زیاد لە حد یعنی حاڵەتێکی هەیە هەموو گیانی ئەلەرزێ قاچی ئاوساوە دەمارەکانیشی تقریبان دەرکەوتووە مملەی خوێنەکانی بە زۆر ورد هینی قاچی بەس قاچی لای ڕاستی عامەکەی بۆ زەخت توشتەکەی چیت ئەوێ حەزەکەم لی پرسی جەناب بۆ زەختەکەی کۆنترۆڵە گیان بڵێ دەمێکە تقریبان لە 9 زەختی لەگەڵایەوە هەپیش وەرەگرێت حەبەکانی دوان پێم بڵیت واللهی داوای لە بوت نەکەم لە ماڵی خۆمم نیە بۆ خۆیان نازانم تقریبا پێش ئەم مەسەلەیە چۆتە لای دکتۆرەکە لیۆر فاڵ شتێکی وا هەیە حەتیەکە ئەوەی بەکارهێناوە تقریبا دکتۆر و تووبی 20 دەنکی لێ بخوا ئەم زیاتری خواردووە ئێتر نازانین ئاین ئەو حەپەیە ئێستاکەنەوەی لە هەتۆ قاچی ئاوسا و ئەڵێ هەستەکەم بڵێ اینجا هەستەکە ئەڵێ مێشکم زیاد لە حەد وروژۆیەکی تایە و جانم سڕەبێت و زیاد لە حەد بێتاقەتی هەردوو قاچی ئاوسایە قاچی لای وەڵڵاهی زیاتر قاچی لای ڕاستی بەڵێ یعنی هەرچی ئاوسا بەڵام لای ڕاستی زیاترە بەڵێ لای ڕاستی زیاتر بەس مملەکانی قاچیشی هەموو دەرکەوتووە یعنی دەمارەکە هەستەکەی مملەی کەشێ فەقەراتی ملی هەیە وتوانی پشتیشی هەیە ئەکی پشتیشی هەیە دەستیشی سڕا بێکات دکتۆرکیان بەس سەر چاو جوابی هەمووی تێنێت دکتۆر حەتی پاراسیتۆل زۆر بەکارهێنێت پارستۆل یعنی چۆن زۆر چەند ڕۆژ هەموو ڕۆژێکی خوا ئەرە وەڵڵا یعنی لەواتە بڵم لە 9 ئەم ژنا بە بەردەوام پاراسیتۆل بەکارهێنە و ڕۆژی ئەگەر دوو دەنەک نەخوات یعنی 4 نەخوات دوان هەرە خوات بەس سەر چاو ئەوەش ڕێنمای ئەوەش یەکە زۆر مەمنون چاوەکەم خوات لەگەڵ سەر چاو خواحافیز کاک محەممەد لە سلێمانیەوە ئەلو ئەم کاتەدا باش کاکە محەممەدیان سەر چاومان بەڕێزێن وەڵام من ماوەیەک جێژبوون و ئەو شتانم لەگەڵا بوو یعنی تەوازنی جۆم تەواو نەبوو سەردانی چەند دکتۆرێکم کرد ئیتر هەر یەکە و بەپی عینەکە عیلاجی ئەداتیم بەس تا ماوەیەک باشە بووم بەس دووبارە بوو ئەم حاڵەتە ینی تەواو بێتاقەتی کردبووم دوایەوە دەرزی و ئەو شتانیان بۆ بەکارهێنام دەرزیەکانی ڤیتامینات و ئەو شتانە کەمێ باشە بووم بەس حاڵەتەکە دووبارە بوو سەلەم کاتە عیلاجی ئەو سەرجێش خواردنەوە هەیە کاکە محەممەد بەڵێ ئەرەوەڵا سەر ئەجۆڵێنم یێژبوونم هەیە تەختیتی گوێیان بۆ کردیت تەختیدەگە بەڵێ وتیان گوێی چەپت ئیلتیاباتی هەیە لە دکتۆری دیکە ئەیوت کریستاڵی گوێیە باشە ناوی حەپەکە و نازانی عەزێت نەبێ وەڵای ستۆجیرۆنیان ئەداتیم سیناریزین و ئەم شتانە 25 میلیگرام ئیستەشار بەردەوامی لەسەر عیلاجەکان بەخوا تا ماوەیەکی کەم بەکارمێنە ئیسە نیت یانی لەم کاتەیە ئێستا لەم کاتیانی ڕەشانە و دڵتێکەڵاتنە نییە هەم بوو ئێستا کەمێ باشترم باش ئەی ئازاری ملێ سەرێ هەیە کاک تو من تێگەشتمەکە جەنابە پرسیاری تری هەبێ بەنسبەتەوە تو جگەرە خۆر نیت وەرنیم پێشتر گەرەمە کێشاڵە ئەو کاتێکەوە لێت کەسرت جێژە خوات یعنی چاوە نوقێنە بێت دانیشی ئەکەویت یا خۆت چی لێو کاتە واللهی یەکجاوای لێ نەکردم بۆ بورێم و یانینە بەس بورانۆنە ناخۆ بورانۆ خەزم بورانۆنە کە سەر جێشخوا یەکسەر خێرا بێت دانیشی یاخۆ چاو دەگری ئەوان ئەو حاڵەتانە نییە حاڵەتەکان تا حەدێ باشە تا ئەو کاتە نەڕۆیشتووە زۆر باش بەستەر چاو کاک محەممەدیان هەمووی بۆ باسەکەین ئینشاءڵڵا دەستان خۆش خوارد لەگە چاوەکەم شادان خان لە سلێمانیەوە شادان خان فەرموو شەو باش دادەگیان زۆر سپاس دکتۆرجان دکتۆر وەڵا من ماوەی مانگێکە ئازاری قاچم هەیە هەردوو قاچ زۆر زۆر نەوەڵا بەس قاچی چاپمە دکتۆرجان لەکوێیە وەڵا لەسەر سمتمادا بۆزێ بۆ بنی پێم پشتە یەشێ لەگەڵیا ئێستا ئازارەکە لە پشتمانیە دکتۆر بەس پێشتر هەو بووە پێشتر هەم بوو وا مەزانی گورچی لەمە بەڵێ بەس دکتۆر چون بۆ ئێستادانی دکتۆریش بەڵێ وتی نا ئەوە تووشی ئینزیلاق بوویتە ئەشیع و گردیانی بەڵێ ئیشعاعی بۆ گردم تەمەنت چەنە وەزنت چەنە وەڵا 26 ساڵم باشە تقریب 60 کیلۆ 60 کیلۆ ئیش و شتێ هەیە یان وەڵا هەر ئیشی ناو ماڵ هەر لە ماڵان دەوام شتە نییە ناوەڵا باش بزەبت پێش مانگەکە عیبە نەبووی لە مانگەوە دەسی پێ کرد
ناوەڵا پێش مانگەکە عیبم نەبوو بەس ئێستا ئازاری قاچم زۆر زۆرە بنی پێشم سڕ ئەبێت سڕبوون باشە عیلاج چی بەکارهێنی؟ وەڵا عیلاجی بۆ دانابووم ئەو دکتۆرەی پێشوو کە ڕۆشتم باش مانگێکە عیلاجم خوارد ئیتر هیچ پێی باش نەبووم دکتۆر نازانم بۆ ئەشیای احتیاجی و گرتویان ئەشیای تەنووری؟ وەڵا احتیاجی بۆ گردم باش بەسەر چاو تۆزێکی تر جواب دەینەوە ئینشاءڵڵا باشە دکتۆر جان خوارد لەگە بەساخە خوارد چاوەکەم کاک ڕەشاد لە هەولێرەوە فەرموو کاکە ڕەشاد قوربانتم وەڵا من تەلەفۆنم نەکرد خۆتان تەلەفۆنتان کرد ئێمە بۆمان کردووی؟ ئەرە وەڵاوە بۆم هات وەڵا برادەران نەزانن ئێوە پەیوەندیتان پێوە کردووە؟ ئەها ئەمان خۆی بۆیان ئەڵێ وحدی پێ نەبوو بۆیە تەلەفۆنمان بۆ کردەوە فەرموو کاکە ڕەشاد ئەگەر کێشەیەکی تەندروستی هەیە لە خزمەتین ناوە دەستان خۆش بێت باشە چاوەکەم ببوورە خوارد لەگەڵ کاک دکتۆر گیان نهایەت خان باسی زەختەکەی کرد بەرز ئەبێتەوە هەردوو خاچی ئاوسی ئەکید ئەمانە کێشەی حەپی زەخت ئەمە زۆر دروستەکە و ئەو پاراسیتۆڵە شتێکی زۆر سێرێتەوە لە ساڵینەوە حوتەوە پاراسیتۆڵە بەکار لە قاچ ئاوسان ئێمە یاوەتە هەردوو قاچێتی یا قاچێژی دایمە ئەو ئەگەر هەردوو قاچ و زیاترێمە گەر بە نەخۆش تاوان جەناب فەرمووت حەبەکانێکە هەنی حەبی زەختمانی قاچ ئاوسێنێ مەسەڵەن بۆ ئەملۆدیپین حەبی نیفیدیپین کۆراکتینۆمانە هەموو قاچ ئاوسێنێت لەوانەیە ئەوانە بیکات جگەل لەمانە جاری وایە مەسەلەن سەبەبی نەخۆشیەکانەوانی کە هەردوو قاچ ئاوسێنە بۆ نمونە نەخۆشیەکانی دڵ عەجزی دڵ نەخۆشی مەسەلەن عەجزی گورچیلە نەخۆشی عەجزی جگەر ئەمانە هەمووی بە عامەیکە جاری وایە گەل لایەکیان زیات ویا لایەکیان مەسەن ئاوسا بوو ئەوە زیاتر لۆکەڵیە یەک لایە لەوان مەسەن ئیلتیابات دەیکات مەسەن جاری وایە ئیلتیابی بۆرە خوێنەکان خوێنبەر یا خوێنێنەر ئەمانە هەمووی قاچ ئاوسێنە ئەم ئاڵە بۆرە خوێنەکانیش دیارە لەبەرەوە بەڕێی من لەوانەیە ئەم زیاتر علاقەشی بەسەر هینەوە هەبێت دروستبووری خەڵتا لە ناو بۆرە هێنەرەکان کە پێوتە دیڤیتی لەوان مەسەن ترومبۆی بەڵێ خوێن لەبەرەوە پێویستەکە هەوە لایەن دکتۆرێکۆ بینرێت وە لە پێویست دەوانێت پێویستکە کە دوپلێری قاچی بۆ بکرێت ئەو پاراستۆڵەش کەم کاتەوە حەپی زۆر جارێکراوە بەهین وەکو بڵین نەک بۆ ئازا جارێ وەکو ڕاهاتن لەسەری ڕاهاتن دەرجەناف خۆی ناڵم پاراستۆڵ ناڵم زۆر خراپە بەڵام تۆ ڕۆژی بەکارهێنانەکەی ئەگەر مستەمر بێ ئەویش هەر خراپە باسەکە 22 ساڵ زۆر طبعاً بەتەچیدی دەستەکانی خۆش جارێ قسەش کافو هەر جگە لە حەبی پاراستۆڵ جارێ حەبی ئازاری کەشمان زەن جەماعەتی نەنستیرۆیدەڵەکان ئەوانە خۆی ئەمانە قاچ ئاوسێنە بەرەو بیاگاشمان لەوانەش لەوە ناچێت ئەمە لەواشە بەس پاراستۆڵەکە بەکاربێن نهایەتان تەبەن تۆ باسەکرد تەبەن ئەو ئازاری مل و پشتیشی هەیە ئەوانە شتێکی ئاساییە بە ئەکیدی بە تایبەتی لەو تەمەنی کە ئەو هەیەی مشکلی ئێمە نەخۆشەکانمان ئاگیان لە خۆیان نیە خۆیان زۆر هیلاکەکەن ئەو سڕبوونە هی دەست و قاچی هی پشت و فەقەراتی مل و پشتێتی بۆیە وەکو هەموو نەخۆشەکانی تێکە ڕێنماییەکان باسەکەین بەڕاستی نابێ خۆیان هیلاکەن باشترە وەرزشی کەم بکەن لەم کاتا بەناو ماڵە بجوڵێن ملدانەوانن سەرین بەرز و نزم نەبێت بۆ پشتی قادرمە زۆر بەکار نەهێنێت زۆر بە پێوە نەوەسێت یعنی بەڕاستی ئەبێت بەڵانسی وەرگری لە بینی جوڵە و خۆهیلاکردنەکەیە باشترە بۆ هەموو حاڵەتەکانی بەڕاستی ئەگەر ئەزانی لەم کاتە زۆر بێتاقەتیەکە سەردانێکی نەخۆشخانەی پێوکە با لێ فەحسوشتی بۆ بکەن و چارەسەرەکەی بۆ بگۆڕن هەوڵ بە لەگەڵا قەنەعەتی پێ بکەن کە ئەو پاراستۆڵەی ژێن بێت تۆزێکەم کاتەوە حەپی بەدیل هەیە بەڕاستی بەس با بەپی تەمەن و بەپی حاڵەتەکەی سەردانی شوێنێکی پێ بکە بۆ اینجا عیلاجی تری بۆ بنووسن بۆی زەرەری تری لێنە و ئینشاءڵڵا کێشەیەکی وای بۆ دروست ناکە کاک محەممەد ینی بەڕاستی کاکتۆر ینی ئەمە ناڵم هەتا ئەم چەند شەوە لەم پەیوەندیانە خەڵک کێشێکی زۆری فەقەراتی مل هەیە و بەلایشتی ترە ئەڕۆن مەسەلەن ئەم سەرگێش خواردنە بۆ جو ئەمانە و لەواچی هەموو کێشەکەی هەم خود لە ئەخیرا باسی کردوتی بەڵێ سەری شەشم هەیە و ملیشم پێوی ئێژێت و تاچی دەکا تۆجان سەم بۆ چێ پرسیارە نەخیرم لێ کرد دایمە ئینسان کە تووشی ڤێرتایگۆیە یان سەرگێش خواردن مخۆم بەسرم هاتووە لە حاڵامەتەوە تووشم بووە سەیرەکەیت لە پڕ وا لێ چاوتی نەکای تر خێرا بێ دانیشی مەجای تیانە دەبێت دانیشیت یعنی ئەجناکەی بەملاولات کە لە خەو هەڵەسی جاری وای هەڵەسی وال لێ جا قسەی جەناب زۆر ڕاستە جاری وایە فەقەرات ئەیکاوە لە ساسە زۆر بەیجار بەڵام ئەم ئەڵێ نەگەشتەوە مادەم نەگەشتەوە کەواتە ئەو گێژبوونەی ئەوە نییە ئەلا قسە گوێچکۆ مێچکۆنی بڕوان ناکەم چکە گەڕوا بە دڵتەگەڵاتی لەگەڵ بوو ڕشانەوەی لەگەڵ بە تاچیدی لەبەر بڕوان ناکەم ئەڵێ نەگەشتەوە حاڵەتە یان کەمادەم نەگەشتەوە حاڵە کاتە حاڵەتە نییە مۆبایلەکەش تەشەنوجی مل و جەناب زۆر ڕاستە کاکە محەممەدیان ئێمە ڕێنمایی دەکەین بەڕاستی ئەمە ئێمە بە حکمی ئیشەکە و کە نەخۆشمان بینیوە زۆر کێشە هەیە
ئەو سەرجێش خواردنە کە ئەوە ماوەی عیلاجی بۆ بەکارهێنەوە ڕەشانە و دڵتێکەڵاتن و ئەمانی لەگەڵا نەبوو زیاتر لەگەڵ کێشەی فەقەراتی ملاڕوە لەم کاتاش چی بکەشتێکی خەتەر نییە حتا ئەتوانی حەپی سۆجیرۆنەکە بەکاربێنی تۆی گێژبوونەکە و کەم ئەکاتەوە بەڵام تکایە کە حەب بەکار ئەهێنن ینی هی واهەیە بۆ 2 هەفتە و هەفتە و ئەمانە دەوری خۆی نابینێ مەفروزە لەژێر چاودێری دکتۆرێک بەلایەنی کەمە مانگە مانگونیە 2 مانگ بەکاری بینی هەتا بە تەواوەتی سەرجێش خواردنەکە نامێنێ پاشان دیسان هەوڵ بە ئەشێکی ملی بگری بۆی بزانین کێشەی فەقەراتی ملەکە و لە چه حدێکە ئایا ئەنزیلاقە هەیە ئایا سەوفانە هەیە و پزیشکی پسپۆری ئێسکوشکاوی یان مێشک و دەمار و فەقەرات ببینێت بۆ ئەوەی ڕێنمایی تایبەت و چارەسەری تایبەتێ بنێ لەم کاتە خۆپاراستنەکە بۆکو هەموو نەخۆشەکانی تر باسمان کردو بەس بە دڵنیایی و تۆ یەکەم شت هەوڵ بە مۆبایلەکە و کەم کەیتەوە بەڕاستی یان کە بەکاری هێنی با ملێ و دامەنێنێ بەسەریا بدەسێ بەرزکەرەوە بووی لە ئاستی چاوتا بێت بەڕاستی نەک جەنابێت زۆربەی کێشەی ئەم سەردەمەی ئێمە لە خەڵکی ئێمە مۆبایل بەڕاستی شانوملی خەڵکی وێران کردووە بۆیت کاو لەکەین ئاگاو لە خۆ بێت هەتا ئەم مۆزعەتی ئەپەڕێت و سەردانی پزیشکی پسپۆرەکەی ئینشاءالله کێشێکی بۆ دروست بۆ چاوی ژوێران هەموو چاوی کەس بۆ هەیە ناڵێ سەر زۆری چاوی کردووە ئەوەی مقینە ئەوەی جە عمرێک تازەمە شادان خان باسی ئازاری قاچەکە و کرد بە دڵنیاییەوە تۆ پشتێکی پێ ئەو ئازاری قاچ هەچ کاتێ ئازاری قاچ ها بۆ سمت و هاتە خوار و سەربوونی لەگەڵا بوو بە دڵنیاوی کێشەی فەقەراتەکەتە لەم کاتە هەمان شت یعنی شتێکی ئەوەنە خەتەر نییە بەڕاستی خۆپاراستن قادرمە بە زۆر مەکە زۆر بە پێوە مەوەستە شتی قورە ساڵمەگرە شەوان هەوڵ بە لەسەر شتێکی تەخت پاڵکەوی بە تایبەتی دۆشێکی لۆکە و ئیسفنجی ئەمای نەرمەکان خراپە باشتێکی ڕق بێت ئایا دۆشەکە زەخت ئالەکان بێت یان هەتا ئیسفنجە زەخت ئالەکان شتێک بێت نابێت ئەبێت هەتا هەیە حەزەکە لەسەر بەتانی و لە بە ئەمانە بخەوێ ئەوانە زۆر سوودی لێ ئەبینیت تەوالەتی شەرقی دیسان خراپە ئەگەر نوێژەکەی هەوڵ بە ماوەیەک لەسەر کورسی بکەیان لە کاتی ئەوەی کە داعانیشی قاچە درێژکە بۆ ئەوی عزیێتێنەیە ئاگاو لە وەزنەکە و بێ زۆر باشە بازیان نەکات چووکە بەڕاستی فەقەرات لەگە زیابوونی وەزنە ئازارەکە و زیاکات حەپی پاراسی تۆڵ ئەگەر هەتا ئەتوانی زۆر بێتاقەتی کردی ڕۆژی 2 جار 3 جار لەم کاتا بەکاری بێن هاتە ئەم زۆروفەتی ئەپەڕێنین باشترین چارەسەر بۆ ئەم کێشەی فەقەراتانی کە بیدایەت دەست پێ ئەکات بەڕاستی چارەسەری سروشتیە بەس داخۆ لەم کاتا زۆروفەکەمان نالەبارە و ناتوانانی دەست بکە بە سنتەرێکە عیلاج تەبیعیکی ئینشاءالله ئەگەر ئەم وەزع باش بوو ئەتوانی سەردانی سنتەرێکی عیلاج تەبیعیکی ماوەیەک بەپێی باشبوونەکە و سەردانیانکە بە عیلاج تەبیعی بە دڵنیایی و من پێتەڵم باش ئەبێت بەس لەم کاتا مهمترین شت بۆ تۆ خۆپاراستنەکەی ئینشاءالله کێشێکی وا بۆ دروست ناکە پەیوەندیکی ترمان لەگەڵە دیاری لە عربەتەوە فەرموو سەرچاوم قوربانجیان کاکە دیاریجان فەرموو وڵایی تقریبا 4-5 ڕۆژە ئازارێکی لە پشتم لە پشتێ بەڵێ لا بڵێ لە سمتەکانم لەگەڵ ئەو حەوزی سمتما بەڵێ وڵایی کە هەڵەستنەوەی بڵێدا ئانیشم کە هەڵەستنەوە پێ ئەبێت دەستگرم بە دیوار تا هەڵەستمە بێت قاچە سڕە بێت قاچێشێ لەگەڵیا وڵای قاچیشم سڕە بێت ئەو عەزرێ قاچەکانیشم سڕە بێت لەگەڵیا پێشتر وانە بوویت کاک دیاری وڵای وانە بووم نابڕێ 2016 وام لێ هات باشە باش بوو ئەشیعو نەگەری پشتێ وڵای پێرە چوم بۆ خەتخانەی شار بەڵێ لەوێ شایەکی بۆ گرتم وتی ئەگەر باش نەبوو تا 2-3 ڕۆژی تر وەرە بای شایەکی تەنۆری بگرێت عیلاجیان بۆ نووسیتی ئازار و شت وڵای یەک پارچە حەویە پێم ئازارەکە و کەمە کاکەی خۆی بەخوا ئەوە نەبوو بەس پێشتر بڵێ ڕۆژە پێشەوەی کەم چوم بۆ خەتخانەی شار بەڵێ چوومە خەتخانەی شۆڕژمە تەواریەگە باشە لێ پاسی میجان بۆ کردم لەگەڵ خوێنە باش وڵای تفحەتەکەی کرد وتی میزەکەت بڵێ عیب نەبێت خوێنی پێوەیە بەڵێ بە بەردی گیشەوەدا لە گورچیلەتە باش وتی بڕۆ سۆنێرێ بکە لە خەتخانەی بەخشین چوم لێ سۆنێرێکم کە لە خەتخانەی بەخشین بەردێکی 8 میلیمیتریا بوو باش ئیتر کە هێنام بۆ عیلاجی بۆ نووسیم عیلاجەکانم بەکارهێنا هەر ئازارەکەم هەر هەیە سمتێشی پێوەی بۆ خەتخانەی شارەکە شتێکی ئاوا هەیە کرد ئەوی فاسی بۆ کردم فاسی بۆ جگەرم وتی جگەرەمانە جگەری تۆزی دەستگی هەیە و تۆزی چاوریش ئازارەکە هەیەتە سەر سمتێ جیان ئازارەکە لە هەردوو سمتماکۆ بێت و بجاری وایە جەم لە عەزەڵی قاچ ئۆمانەوە پیا بێت ئەچێت و ژێر کەلەکانە کەلەکەشی پێوەی ئێشێت جار بەجار پێوی ئێشەکە ژێر کەلەکە تۆ دڵنیا بە کێشەی فەقەرات و لەم کاتە گورسیلی هەردوو چەنیاوێتی لێک بووی ئازارەکەش بۆ حەپانە بە ئاو بۆ شێوێ باش نابێت ئەی چارە بەسەر چاویستە تۆزێکی تر کاک تۆ هیچ پرسیار وشتە لێ نیە جەناب وڵاهی ئازارەکەی بزەبێت کوێیە کاڵی تۆ یعنی زیاتر ئەم لاولای پشتت ئەگرێتەوە قوربان کە بڵێ دەست ئەچوم دەست بەڵێ کای سەعات دابنیشم
کە هەڵەستمەوە نیە بێ دەست بە دیوارەوە بگرم لە کاتی لە چاڵایی بڵێت تێگەشتم لە کاتی میزکردنە ئازار شتن نییە خۆ یەک دەنک بەسەر چاو کاکە دیاریجان تۆزێکی تە جواب دەینە ئینشاءڵڵا. سەمیرە خان لە کەرکووکە فەرموو سەمیرە خان. السلام عليكم. عليكم السلام. بەڕێزم من تقریبی 2 ساڵە بڵێن قاچی ڕاستم سڕەبێ لەگەڵ هینای گوێشم ژانەکە گوێم گوڕەگوڕ زۆرەکە هەموو لەشم سڕەبێ خۆڵ و قاچم و هەمووی سڕەبێ وام لێ هاتووە ئینساڵ زیاد پەدێشانم خەوم نییە لە گیان سڕبوونە هیچم بۆ ناکرێت ئیتر نازانم دکتۆرێک ئەڵێ گوێتەوە گیانە سڕەکە یەکێک ئەڵێ فەقەداتە ئیتر نازانم کامەتی یەکێک ئەڵێ ڤیتامین دیە وام لێ هاتووە نازانم بۆچی دکتۆری. باش دەتوێت تێمانگەێنە فەحسی ڤیتامین دی و کردووە؟ بەڵێ کردوومە ڤیتامین دیەکەم 8. باشە ئەی ئەشیعە و گرتووە هی ملوو پشتێ؟ ئەشیعەم نەگردووە نەوەڵا هیچی ئەمری چەندە جەناب؟ تەمەنە چەندە سەمیرە خان؟ تقریبی 34 ساڵ بۆ 35 ساڵ. وەزنێ چەندە؟ وەڵی تقریبی 67 کیلۆم. خۆ زۆر هیلاکەکەی؟ ئەرە وەڵا زۆر هیلاکەم ئەوە تەمەنمەوە بە هیدایەتی هاتووماتای. ئەرکێ هەیە یانی؟ بەڵێ ئەرە وەڵا بەسەر چاو کاکتور لەوە بەس رەحمەت نەبێ گیان سیارەتریشم هەبوو بە ئەرێک نەبێ فەرموو پیاوەکەشم تقریبی 4 مانگ قاچی ڕاستی سەرەتاوەتی پشت مێشێ داوێتی لە قاچی ڕاستی ئەڵێ سڕە بێ بۆ ژێرپان تقریبا لە ئەژنۆی بەخوارەوە بۆ پشتەوە گۆشتەکەی تون ئەبێت ئەڵێ ناوێرم دەستی بۆ بەرمەوە و بەردی دێبێ ئەشیعی نەگرتووە ئەویش ئەشیا شتی نەگرتووە بۆ پشت و قاچی؟ ئەشیعەیەکی گرت ویستی بی بە پیشانی جەڕاحی دایتر ئەم وەزعە بەسەرە هات وایتر مەجال نییە بیبات وتیان جەڕاحەکەی وا باشە ئەبێ ئەشیعە بگری بی بە پیشانی دێ ئیتر نازانم بەسەر چاو سەمیرە خان هەردووتان کێشەی فەقەراتانێت تۆزێکی دە جوابتانێنەوە ئینشاءڵڵا بەسەر چاو خوارد لەگەڵ کاک سەردار لە سلەیمانیەوە کاک سەردارگیان شەو باش. کاکە سەردار فەرموو. شەو باشم شەو باشاوە سپاس دکتۆر گیان ببوو لە وەڵام من بڵێن شەکرەمە بڵێ بەڵام هەوڵێ مەلاحەزەکەم شتەکەم یعنی ئەوە تقریبا 5 ساڵێک کە توش بووم زۆر هەوڵەیەم حەپی شەخۆم لەن جار وایە 5 ملیەمەکە ئەخۆم پێش نان 5 ساڵەکەی شەخۆم. بڵێ شەکرەکەت کۆنترۆڵە؟ شەکرەکەت کۆنترۆڵە؟ والله دكتور جان كنترول بعد جار زور باش ببيع علاجي بالرابع بعد جار علاجك ايش اخذ لك شويه وبنجاب زوريش نهاد اخوارو بله مشكله شيء ساكتو مشكلة والله المشكلة كم أو يعني نازل أنت ناقم جاي حكيت وياه وقت لما تأخيرهم كنت دكتور برسيم بنان من أخوات بو تقريبا في صو شازبو لكن أنا مقارنة في صو شازو سيبو ببيع علاجي بله أي عمري كان تقريبا 8 والله تقريبا شو يقص على بلا نأثر في النجوي نحسابي بو كم بله كان صار شيء أنا دكتوري كساني نزيكي وقتو هي هتا دكتور محمد شريف كخزم نزيكي خوما بله دكتور طعم حين سدالي كردوا بله أبدي وأمناء زوري عم بينا خوش عمل يعني خود لدى سيواب كي شكلها سرطاني كواش أصخوا براسي. بنا باش إن شاء الله ينكنوا. كأكثر دلقة بارز وشتات شو دي نوسنيت؟ والله الدكتور عيبة تلفزيون بعملية ساكر لنا هنا بالرواتب گۆشتێکە نەخورێنە ناو شلابێ منێخۆ دیارە خۆی کێشەکە زۆربەی نەخۆشی شەکرەوە نەوسنان بەستە چاو کاکە من لێم هیچ نەلێی نانێ دکتۆر بەڕاستی تۆزێ موشەکە یعنی ئەم چێشتی جوان لێنێمەوە موشەکیشم خۆم دێ عافێتان بێ بەسەر چاو ئینشاڵڵا جواب بدەینەوە خوارد لەگەڵ چاوەکەم کاکە سەردارجان خوا ئاگای لێو بێ کاک خالی دوا پەیوەندیمانە کاک خالیجان فەرموو ئەم کاتەوە دکتۆر ئەم کاتەوە با چاوەکەم سەلامەت سپاس دەکەم گیانەکەم کە منم 51 ساڵە بەڵێ 2 ساڵ لەمە پێش چوون بۆ لای دکتۆر وتیان تووشی حساسەتی قورب و لەوزەتێن بووی لەوزەتێنەکانتی بۆ ناکەم چکێ تەمەنە گەورەیە بەڵێ نەزاحەتی کەمە باش ئێتر نەختی علاجشتیان بۆ نووسیم تۆزە باش بوو تۆزە باش بوو بەس ماوەیەکە هەروام لاتۆ تووشی باڵخەم و قوڕدێشە و سەفەری وایە هەر هەناسەیشم زۆر بۆ نایە
ئێتر نازانم چارەسەرەکەی چیە بەڵێ باشە جگەرە خۆر نیت زوو گێرە خۆر بووم 2000 وازم لێنا بەڵێ باش ئێستا عیلاج نییە لەم کاتێک کاکە خالید نەوەڵا هیچ عیلاجم نییە بۆنی شتێکیە بە سەرمایەکتەر حساسیتم پێ هینە بێت قردم پێی تو نەبێ عاتروانە بە هیچ شێوازم لێناوە ئێتر هەوڵێم هەر دەمامگەکەم دەمامکەکەش گیان لە بێتاقەتی کردو ئینشاءڵڵا جواب تێنێ تۆزێکی تر لەسەر خەت بە باشە بە چاوەکەم کاکە خالیجان خوارد لەگەڵ کاکتوشە بە ئیجازەی جەناب من جوابی یەکەم دوو پەیوەندی بەمەوە و دوانی تریش ئینشاءڵڵا دوای جەناب بە جوابی بێنێ کاکە دیاریجان لەوە ناچی ئەو مۆزۆی کێشەی گورچی لەو بەردوشتەکە پەیوەندیم بەم ئازارەتەوە هەبێ بەڕاستی ئەوەی تۆ باسی ئەەکەی 100% کێشەی فەقەراتی پشتە باشترە ئەشەیەکی پشتێ بۆ بگیرێت بە تایبەتی لەم کاتە ئەوەی کە خەڵک پێڵێ ئەشعی تەنووری ئەبێ ئەشەیەکی تەنووری بگریت لەوانەیە لەم کاتە بەردەست نەبێت حەلی تۆ چییە لە ئێستا ئەوانەی چەند جارێکم شۆ لە بەرنامەکە باسمان کردەوە خۆپاراستن زۆر بە پێوە نەوەستی شێوازی خەوتنەکە و لەسەر شتێکی ڕق بێ ئایا بەتانیە لبایە ئەم دۆشەکە زەخت عالیەکانە هەوڵ بە تەواڵەتی شەرقی بەکار نهێنی بەڕاستی وەکو خۆت ئەڵێکی دائنیشی پاڵەکەی هەموو هەستانەوەی کە مردنە بەڕاستی ئەبێ دەست بە شتێکەوە بگری هەتا هەوڵ بە لە عەرزا دانەنیشی لە عەرزا پاڵنەکەی بۆی کە هەڵەسیتەوە هەستانەوەکە و ئاسانتر بێت بۆیە خۆپاراستن کەم جوڵە بەناو ماڵەکە زۆر باشە حەپەکە لەوە ئەچێ بۆ ئازاری تو هەندێک جار ئێمە ئەوەی کە ئیبینی زۆربەی ئەو نەخۆشانێکە و جۆرە چارەسەرانە بەکاردێن بەڕاستی ئازاری فەقەرات حەب نەیشکێنێت ئینشاءڵڵا دوای تێپەڕبوونی ئەم کاتە وەکو چۆن ڕێنمایی نەخۆشێکی ترمان کرد پێشیستە تۆش دەتوانانی چارەسەری سروشتی بکەی ئینشاءڵڵا باشە بێت ئەگەر هەر زانیت ئازارێکەوە نەبێت تاقەتەکە خەیچەکە بەیانی سەردانی نەخۆشخانەکەرەوە بۆ ئەوی چارەسەری ترێ لەگەڵ بۆ بەکاربێن و ئینشاءڵڵا کێشێکی وا بۆ دروست ناکات تی ئەپەڕێنی لەم کاتەیە سەمیرە خان خۆشت و مێردەکەشی کە باسی کرد بەڕاستی هەردوو کێشەی فەقەراتی پشتان هەیە ئەو سڕبوونە تۆ ملیشی لەگەڵ یایەتی بۆیە ملیش و دەست و قاچ و هەمووی بەیەکەوە سڕ ئەبێت بەڕاستی ئێوە ینی ئێمە بە زۆربەی نەخۆشەکانمانێن ئێوە بەزەیتان بە خۆتان نەنایەتەوە زۆر خۆتان هیلاک ئەکەن هەموو ئیسا لەم تەمەنای ئیتر ئەبێ وردە باجەکەی بن تو ئێشتا پیریژنی لە تەمەنێکی ئەوەنە زۆرانی بووە بێ ئاگاتان لە خۆتا بێ ئەوەنە بە ئیشی ماڵی زیایە و خۆتان هیلاک مەکەن هەموو هەمان ڕێنمایی کە بۆ مل و پشتی ئەو نەخۆشانی تر باسمان کرد بەڕاستی نابێ زۆر ملدانەوێنی نابێشتی قورس هەڵگری نابێ زۆر قادر مەکەی بەکارهێنانی تەوالێتەکە زۆر خراپە حەپی ئازارەتوانی بەکاربێنی لەم کاتە بەس ئاگەو لێ بێ حەپی زۆر بەخۆت بەکار نەهێنیت بۆ ئەوی تووشی کێشەی مەعیدە و ناوسکی بۆ نەکە دوای تێپەڕبوونی ئەم ماوەی ئینشاءڵڵا سەردانی پزیشکی پسپۆری ئەسکوشکاویان مێشک و دەمار و فەقەرات کە بە ئەبێ ئەشعی مل و پشت هەتا مێردەکەشی هەماشت ئەوەی کێشەی فەقەراتە هەج ئازارێک کە هاو بۆ سمت و قاچ و سڕبوونی لەگەڵا بوو کێشەی فەقەراتە شتێکی خەتەر نییە هەمان ڕێنمایەکانی تو ئەویشە بێت جێبەجێکە ئەتوانێت چارەسەری ئازار بەکاربێن کاکتوژیان دوای سەمیرەخان کەوتی مێردەکەم قاچی هینە پشتی بینە چەناویشەکەی جەناب تۆ لەفکرژۆم ئەوە زیاتر لەگەڵ کوتی قاچی پشتی قاچی ڕق ئەبێت ئازارێکی زۆریە لەوانەیە بە حاڵتا مەسەل جارێ بەیکەرسست هەیە لەو حاڵتانە ئازم جەناب شتەگەرینکەین ئازارە دروزەکە ئەوەگە پێویستەکە بە سۆنەرێکی خۆی ناڵم ئینشاءڵڵا بەزەمە پێویستیان بە پزیشکی پسپۆرەکە ئەبێ فحوساتیان ئەشیان بۆ بگرێت و ئەو کاتە تەشخیص بەس لەم کاتە ڕێنماییەکان و حەبێکی ئازار لەوە زیاتریشمان بەدەستەوە نیە نسبەت کاکسەدات شەکرەکەی بیاری ئەکا نەوسنەکەی خۆی مشکلەکە لە چیایە ئێمە دایمەکە عیلاجی شەکرە دانین تەنها حەب نییە بڵێ وڵا حەبیا دەرزی بەکارێزەکە لە هەمووی یەکەم شت پارێز مهمە زۆر یعنی پارێز تۆ پارێزی شیرینی و شەکرە و ئەو شتانەی کە بۆ دانراوە خواردن تا جەناب باشتری زانین نابێ زۆر خۆری بکەیت خەڵک وازانێت تۆ بەیانی هەستای لەخەوە بێ نانێکی باش بخۆیت نیۆرۆنانی باش خۆی ئێوە نە بەعکسەوە تۆ ئەبێ نان بخۆیت حەبەکە خۆیت تاو کاتی برسیت بێتەوە مەسەن یۆرە ساعت 12 نان خۆی 12 برسی بێتەوە نابێت تۆ دانیشی زۆر خۆری بکەیت یان نیۆڕوان مەسەن خواردێکی زۆر بخۆی لەبەرەوە یەکەم شت پارێزەکە مهمە بۆ دابەزێت بە بێحەب دوای دووەم شت یەنە سەر وەرزشکردن وەرزشکردن بۆ سووتانی و خواردنانەی کاهینە بێت ئەم دوو ڕێگەی ئەگەر هات و ئیسفادەی نەبوو ئەو ساچینە سەر حەب کاک سەردار لەوە چێ بیێ بەس بە حەبەکان دابەزەشتیوان نییە تاچیت بە پارێز مهمە وەرزشکردن ئەنجا لەگەڵ حەبەکان شە بەکارێتکەم ئەڵێ 5-6 ساڵ ئەمە شەکرەکەی مەڕێزین کا خەلی دو پەیوەندیمان بوو باسی حساسیەتی خوڕگ و ئەمانە کە لەوە چه حساسیەتیشی هەیە بەڵێ خۆی ئەم وتیش گەرە خۆریشم زیاتر ئێمە حساسیەتەکە چێ زۆر جارێ التیابێکی لەوزەتیانە یا التیابی ناقورک لەوزەتیان ناقورک زیات لە عمریا قورگوشتە زۆر جار هەیە یا التیابی قەسەبات بەهۆی چکەجگەرە خۆر بووە سەرمابوونەوە مشکلێک هەیە بە ویستمە قسێ بکەم لە سینەوە ئێستا زۆر بڵاو بەهۆی ئەم ڤایرەس و شتێشەوە کە بڵاوە خەڵک زۆر شتێ هەروە ئازانە کەمامەکەی کرد و لەگەڵی شا دەستکێشی دەست تەواوی
تووشی ڤایرسکەنە نه زۆر جارێ خەڵک ئاگام لێ مەسەن دوو هەوایی مهمە کاک تۆجان زۆر کەس گوێ نایەت مەسەن تۆ سەرێکە لە شوێنێکە عارەقت کردوتەوە ئەچی دەرەوە هەوا لێتەیات بەڵێ یا خۆت شتۆ لە حەمام هاتوویتە دەرەوە قژت هەمووی تەڕە جۆنایەتی هەوای لات و هینە بێت یا جاری وای مەسەر سەر ڕێگە و شتکار ڕوا خەڵک بارانێکی زۆر یا لە قژی و بەبێ و چەتێکی پێ ئەوانە زۆر مشکلێ بۆ توشبوون بە نەخۆشی ئینفلۆنزا و هەڵامەت و ئەم نەخۆشی کۆرۆنا و هەراو بەزمەی کە هەیە لەبەرەوە ئەم کاکە خالیدیش هەر حساسیەتە ئەو حساسیەتش هەر بەڵێ هەر ئەوەی بەردەوامیەت و ئەڕوات ئیتر چیە بێت ئەم جۆنایەتە خۆی ئەو حاڵەتە دوو گۆئین بەڵێ ئەگۆن کاکتوجان دەسەکانی خۆش بێت ئێمە گەشتینە کۆتایی بەرنامەکەمان بەڕاستی عەزەتێکی شا بەمشەوە دەست بچاو خۆش بێ عەزەتمانێ بینەرانی خۆشەویست ئەم شەوی ژوا بەرنامەکان بەرە کۆتایی ئەڕوات لەبەر هاوڵاتیانی خۆشەویست تۆزێ ماوەکەشمان درێژ کردە بۆی زیاترین کە سوودمان لێ بینە هیوادارین بتوانین ئەم ماوەیە لە خزمەتانە بین ئاخیری بەرنامەکەمان هەموو کاتێ بەوە کۆتایی پێێنێت تکایە پابەندی ڕێنماییەکان بن قەدەغی هاتوشۆ بۆ ئەم 48 سەعاتە نازانی چی لێت دوێنێ شەویش باسم کرد بۆیە ئاوەتونیان کرد لەسەر ماچووکە ئەو کاتێک کە ڕێیان بە هەندێشت ئەیە خەڵک بەڕاستی پابند نەبوو هەموو نەوعەکان خەڵک ئەچوو بۆ سەیران خەڵک تعزیدا ئەنە تکای ئاگاتان لێمان بێ ئاگاتان لەو کەسانە بێ کەماندون واز لە هەندێک ململانی سیاسی و ئەمانە بێنن چەنەها کەس هەیە بە هەفتە و مانگیشە کەسوکاری خۆی نەبینیوە تکاتان لێکین بە قسەی لایەنە پەیوەندیدارەکان کەین بووی هەمومان بتوانین ئەم کاتە تێپەڕێنین ئینشاءالله هەتا کاتێکی تر بە دیدارتان شان دەبینەوە هیوادارین هەمووتان لە ساغ و تەندروست بن خواتان لەگەڵ